أسير سيد قيدي كيد شيدي نفسي أمارم. أسير سيد قيدي كيد شيدي نفسي أمارم. لدست أمار بچارە چییە چارەم خدا چارەم. لە حەفتا تێپەڕیم و حەفتەیەک بۆ دین و بۆ دنیا، بەکاری خۆم و کاری کەس نەهاتم وەی چ بێ کارم. چ خۆش وەختێ بوو ئەو وەختەم لە گۆشەی بێکەسیدا بووم. چ خۆش وەختێ بوو ئەو وەختەم لە گۆشەی بێکەسیدا بووم. وەکو هایم لە دەشتی ناکەسیدا ئێستا ئاوارەم. بەناخون سوورەتی یارم لە سەفحەی سینە نووسیوە. لە حەشرا وەقتی نەشری نامەکردن من و سیپارەم. سەراپامی بەر ئەشکەنجەی عوقوبەت گرتووە دەوران، لەبەر بێدەستیەوە تێدەگەن خەڵقی کە بێچارەم. لە جەیبمدا ئەگەر یەک پارە شک نابم چ پەروامە، خدا گەر قابیلی دیبم هەتا سەر جەیبی سەد پارەم. نە شەیتان و نە دەوران و نە خزمانم بە من ناکەن. نە شەیتان و نە دەوران و نە خزمانم بە من ناکەن. ئەوی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارەم. ئەوی نەفسی خەسیسم مەحویە کردوویە دەربارەم. بێخودی شاعیری خواناس و شاعیری کە بە شاعیری پێغەمبەر درودی خوای لەسەر بێت ناسراوە دەفەرمێت: ئارەقم کرد و نەجاتی هەر نەدام دەردی گوناح. ئارەقم کرد و نەجاتی هەر نەدام دەردی گوناح. لەرزوتاداری خەجاڵەت خۆم و ڕووزەردی گوناح. گەیە چەرخی معریفەت وێڵداشی من خاکم بەسەر. من حەمامۆچێ ئەکەم هێشتا لەسەر عەردی گوناح. مشتە تۆوێ دانەوێڵەی چاکەشک نابم کەچی دائیمەن هەڵجێڕ وەرجێڕی ئەکەم وەردی گوناح. وە کەسێ لایدا لە ڕێ خۆڵی بیابان وا منیش، نەفسی بەد پێم تەی ئەکا ئەم هەردوو ئەو هەردی گوناح. چوومە ناو بێشەی چوغوردی زۆر خلافی شەرعەوە. چوومە ناو بێشەی چوغوردی زۆر خلافی شەرعەوە. قەت لە شێری حەق نەترسام وا ئەبێ مەردی گوناح. هیچ کەسی وەک من لە حەبسی شەشدەری یەئسا نەهێشت. ئاسمان وەختێ فڕیدا بۆ زەمین نەردی گوناح. دەک فەلەک دەستت شکێ بەرتیری قەهری حەقکەوی، هەروەکو شوشەی منت وادایە بەردی گوناح. ئەی خوددا گەر مشت و ماڵی لوتفی تۆ چاری نەکا. ئەی خوددا وەک خۆرە ئاوێنەی دڵم گەردی گوناح. دێڕ بەدێڕ کەشکۆڵ و دیوانی هەموو عالەم گەڕام. دێڕ بەدێڕ کەشکۆڵ و دیوانی هەموو عالەم گەڕام. تیا نەبوو بێخود وەکو من منتەخەب فەردی گوناح. بە ناوی خوای بەخشندەی میهرەبان، بینەران بیسەرانی پەیام، سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. ئەم کاتە و گشتکاتێکتان پڕ بێت لە شادی و کامەرانی. شادومانم بە ئێوەی خۆشەویست و بەڕێز دەگەمەوە لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان، لە یەکێک لە ڕۆژەکانی مانجی پیرۆزی ڕەمەزان. خوای پەروەردگار تاعات و تەقوا و عیبادەتی هەمومان یان گشت لایەکمان قبول بفەرمێت.
ئازیزانم ئەمڕۆژ خۆشحاڵین لەگەڵ ئێوەی ئازیز و بەڕێزداین لەم گوڵزارەدا دەمانوێت ئەم جارەشیان چەپچێ گوڵ بچنین و پێشکەشی ئێوەی ئازیز و خۆشەویستی کەین بۆ نوبەرامەکەی بەسەر یەک بە یەکتاندا پەخش بێت. بەڕێزانم ئەمڕۆژ لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا میوانێکی زۆر ئازیز و خۆشەویستمان هەیە و باز لە تەوەرێک دەکەین کە دەسمە لای برای خۆشەویست و بەڕێزم کاک ڕیاز کاکە مەحموود کە ئەویش ئەمڕۆ دیارە بەڕێزیان حزوریان هەیە لە بەرنامەکەدا. سڵاوی لێ دەکەم کاک ڕیاز، سڵاو لێ بێ و جناویست بەختیارگیان هیوادارم یاخوا دەست خۆش بێ بۆ ئەو دوو شارەی کە لە وەکۆلە ترۆپکی جوانی و بەڕاستی داڕشتێکی جوانن. ئەوەش بیرمان چوو شیعرەکەم هی حەزرەتی مەحوی هی دووهەمیشیان هی بێخودی ڕەزا و ڕەحمەتی خوا شاعری گەورە بوو. هەردووکیان بێ بەڕاستی ئەمە شانازیەکەین کە حجرەی مزگەوتەکانمان کەڵە پیاوی وای پێشکەش کردوین کە 200 ساڵی تر 100 ساڵی تر نووسین و قسە و فەلسەفەکانیان بەڕاستی کۆن نابن، کاریگەریان هەیە. یعنی بەڕاستی ڕۆژگار ناتوانێت فەلسەفە و تێڕوانین و ئایدۆلۆژیای مەحویمان بۆ کۆن بکە. لە ڕوحی هەر تاچێکدا حەزوریان هەیە، لە بیرکردنەوەی هەر تاچێکدا حەزوریان هەیە. دەرچان بە زەمانێکی زۆر زۆر دوای خۆیان کردووە، چونکە ئەو کێشانەی کە بە مروری زەمن مرۆڤەکان هەیان بۆ ئەوان هەیان بۆ ئێمە شەمان بۆ ئەو کێشە ڕوحیانەی و ئەو کێشانی کە بەردەوام لە ناخی ئینساندا دێن و دەچۆن ماخۆلانیان لە ڕوحی ئینساندا بەردەوام بیرکردنەوەی ئینسانیان سەرقاڵ کردووە، ئەوان درچیان پێ کردو ئێمەش تازن و خۆشانازیەوەی جەنابی دوو شارە دەڵبژاردووە. زۆر سپاس خۆت و میوانە بەڕێزەکەمان. باشە بینەرانی بەڕێز دووبارە سڵاوی خوای گەورەتان لێ بێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵین لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان بە دیداری ئێوەی بەڕێز و خۆشەویست گەشتینەوە. ئومێدەوارین هێندە بە سوود و بە بەرهەم بین ببینە میوانێکی سەنگین و وەکوڵێ میوانێکی سوود بەخش بۆ ماڵەکانتان و ماڵەکانی ئێوەش هاوشێوەی ئەم ستۆدیۆ جوانە بکەینە گوڵزارێک تاوەکو بۆن و بەرامەی گوڵ و ڕەیحانە و شەو بۆ بە سەرولوتی ئێوەیە بچێت. لەگەڵ میوانە زۆر بەڕێز و خۆشەویستەکەمان مامۆستا عەبدوڵڵا ڕەشید بانگخوازی ئیسلامی لە درێژەی گرنگیدان و بایەخدانمان بە شەوی پیرۆزی قەدر هەر ئەم ڕۆژمان بۆ ئەو شەوەیان بۆ ئەو باسە تەرخان کردووە. وەک ئاماژەمان پێدا لە بەرنامەکانی ڕابردووە خوای گەورە لە نیوە دێڕێکی قورئانی پیرۆزدا باسی شەوێک دەکا کە گەورەترین شەو و ساتە وەختە لە مێژووی یام لە ژیانی هەموو مرۆڤەکاندا. کاتێک بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێت ئێمە لە شەوێکی مبارەک و قەدر لێگیراودا قورئانمان بۆ نازڵ کردووی، هەر خوای گەورە خۆی لە تاو گەورەیی و مەزنی شەوەکە پێ ئەفەرمێت تۆ نازانی شەوی قەدر و ڕێز لێگیراو چییە، بەڵکو خوای گەورە دواتر خۆی پێناسەیەکی بچووک یان پێناسەیەکی کورد بۆ شەوەکە دەکا، بەڵام سەیرەکەی لە ناوەڕۆک و لە نهێنی و لە حیکمەتی شەوەکە شەوێکە هێندە گەورەی ئەگەر هەموو کتێبەکانی دنیا گەورەی و مەزنی ئەم شەوە بنووسن هێشتا گەورە نابێ، هێشتا تەواو نابێ. ئەم فەزڵ و گەورەیی کە بەم شەوەش بەخشراوە لەلایەن خوای گەورەوە گەورەی و ڕێز و شکۆیەکە بۆ ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئێمە ملیۆنان جار سوپاسی خوا ئەکەین کە گەورەترین ڕێز و شکۆ و حرمەت و وەفاداری بە خودی پێغەمبەرەکەمان بەخشیوە و ئێمەش ڕێز و سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوا بۆ گیانی پاکێنێرین. مامۆستاگیان دووبارە بەخێر بێ و زۆر سپاس دەکەین بۆ ئامادەبوون لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. سپاسی جەنابشتان دەکەم، خۆی پەروەردگار ئێوەش و تەواوی ستافی کەناڵی پەیامی خۆشەویستمان سەرکەوتوو بکە بۆ تێکڕای بەرنامەکانی و بەتایبەتی ئەم بەرنامە کە جێگەی دیارە لە دڵ و دەرونی ڕۆژەوانانی خۆشەویستان. زۆر سپاس مامۆستاگیان ئینە خزمەتی جەنابت وەکوڵێ بەو پرسیارە یان بەو دەواازەیە چینە نێو باسەکەمان بزانین شەوی قەدر چییە؟ شەوی قەدر لە ژیان یام لە دڵ و دەرونی هەر تاکێکی مسلمانانە حەزورێکی گەورەی هەیە. خەڵکی بە تاسە و بە عەشق و زەوقێکەوە بەرەو ئەم شەوە ئەڕۆن، ینی بە گەنجینەیەک بە کەنزێکی گرانبەهای ئەزان لە ژیانی خۆیانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا وقائدنا محمد صلوات الله وسلامه عليه أجمعين إلى يوم الدين. سپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگار نێردەری قورئانی پیرۆز و هەروەها بەخشەری شەوی لەیلەة القەدر بە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم. داواکارم لە خوای پەروەردگار کە ڕۆژوو تاعەت و عیبادەتی و خواپەرستی ڕۆژوانانی موسڵمان
نشینی کوردستان بە تایبەتی و هەروەها مسلمانان لە عالەمی ئیسلامیە بۆ خاتینەوە پیرۆزەکانی خۆی قبول بفەرمێت. هەروەکو جەنابە لە سەرەتای قسەکان تا ئاماژەت پێ کرد بەڕاستی ئێمە گفتوگۆ و دواندن و هەروەها قسەکردن دەربارەی شەوی لەیلەتول قەدر ئەگەر چەندەها بەرنامە و چەندەها کتێبی لەسەر بنووسینەوانێ یەشتا ناتوانین حەق و مافی خۆی پێ بدەین. دیارە معلومی بەڕێستانە کە خوای تەبارەکە وتەعالا یەکێک لە سنەتی خۆی لەم کەونەدا و هەروەها بۆ مەخلوقات و بۆ دروستکراوەکانی ئەوەتانێکەوە هەچێکی بوێ دروستی دەکا و هەچێکیشی بوێ خودای پەروەردگار لە بۆ بەندەکانی و لە بۆ مرۆڤ لە بۆ ژیانی ئەوان ئەوە هەڵەبژێرێ. وربك يخلق ما يشاء ويختار ما كان لهم الخيار. خوای پروردگار لە سوورەتی قەسەسدا لەم ئاياتە پێمان دەفەرمێت خوای پروردگار ئەوەی کەوا بێوێت دروستی دەکات و هەڵی بدەبژێرێ. هەڵبژاردننی ئێمە نییە. بۆیە لێرەوە کاتێکەوە تێدەفکرین خوای پروردگار لە نێو ساڵ 12 مانگەکەدا مانگی ڕەمەزانی پیرۆزی هەڵبژاردووە و هەروەها لە نێو مانگی ڕەمەزانی پیرۆژدا دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزی هەڵبژاردووە و هەروەها لە دەشەوی کۆتایی مانگی ڕەمەزاندا خوای پروردگار شەوی لەیلەتول قەدری بۆ ئێمە موسڵمان هەڵبژاردووە. بەڕاستی خوای پروردگار بە تایبەتی یەکێک لە 114 سوورەتەکەی قورئان بە ناوی سوورەتی ئەلقەدرەوە خوای پروردگار وەکو شاخەڵاتێک بەخشیوێتی بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەخشیوێتی بە ئومەتی ئیسلامی. ئەمڕۆ لە جیهانی ئیسلامیە دەتوانین بڵین برایانی بەڕێز ملیۆنێک و 700,000 لە مسلمانان یادی ئەم یادە پیرۆزە دەکەنەوە، یادی بە بەرزڕاگرتنی شەوی لەیلەتول قەدر دەکەنەوانێ. بۆچی؟ چونکە ئەم قورئانە کە بە بەردەوامی دەخوێنرێتەوانێ و بە تایبەتی ئەم سوورەتە پیرۆزەی قورئان کە زۆرینەی مسلمانان الحەمدولله لە بەریانە لێرە لەم سوورەتەوە لە کاکڵە و لە جەوهەر و نێوەڕۆکی ئەم سوورەتە بە ئاەت کەم 5 ئاەت بەڵام گەورەترین مەعنا و مەفهوم و مەغزای عیبادەت و خواپەرستی تێدا هەیە. لە شەوانی لەیلەتول قەدردا دوای ئێوەی ئێمە کە دەزانی لەیلەتول قەدر بریتیە لەو شەوەی کەوا دەکەوێتە دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە. خوای پەروەردگار لێرادا باسی بەرەکەت و گەورەیی ئەم شەوەمان بۆ دەکا تێدەفکرین کە بەڕاستی ئەمە مسلمانان ڕۆح و جستەیان لە شەوانی کۆتاییە بە تایبەتی لە شەوی لەیلەتول قەدرە تێکەڵ دەبێ. کاتی ئەوەیەکەوە لە گەورەی ئەم شەوەیە لە گەورەی ئەم لەیلەتول قەدرەیە کە فریشتەکانی خوای پەروەردگار لەگەڵ جیبریلە پۆل پۆلدا دەبەزێن بۆ ئەوەی کەوا خەڵکانی ئاسمان لەگەڵ خەڵکانی زەویە ئەمڕۆ دەست لە ملان ببن. ئەمڕۆ پێکەوە بژین ساتێک بە زیکر و یاد و عیبادەت و هەروەها بیرکردنەوەی خوای پەروەردگار. بۆیە لە ڕاستیدا خوای پەروەردگار ئەم شەوەی بە شەوێکی زۆر پیرۆز و مبارەک باس کردووە چونکە گەورەترین پەیامێک کە پێویستی مرۆڤایەتێتی داهاتووە کە بریتێ لە قورئانی پیرۆز. مامۆستا هەمیشە شەو کاک بەختیار لە ئەدەبیاتی ئیسلامی ئێمە لە ئەدەبیاتی بۆ منە میلەتانە شەو تایبەتمەندی گەورەیەکی زۆری هەیە. بۆ نمونە هەمیشە عاشقەکان عاشقان بە ئەوین و خۆشەویستی خوا ئەوانەی کە مناجات لەگەڵ خوایەکەن شەو هەڵەبژێرن. بۆ نمونە لە وێزگەی ئیسلامی ئێمەشدا شەوی ئیسرا و میعراج، بۆ نمونە شەوی لەیلەتول قەدر، حتا بۆ نمونە پەیمانی عەقەبەی یەکەم و دووەم، ئەمانە شەو گرنگی و تایبەتمەندیەکی گەورەی هەیە. شەوی لەیلەتول قەدر بۆچی بۆ منە خراوەتە شەوە لە کاتێکا لەوە چێ قورئانی پیرۆز بە ڕۆژە هاتبێتە خوارەوە بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. ئەم شەوە هەر بۆ ئەوەیە کە ئەوانەی کە حەزەکەن لە دەرگای خوا بدەن، ئەوانەی کە ڕاز و نیاز و مناجاتیان لەگەڵ خوا هەیە، ئەم شەوە ئەم تەنیاییە بقۆزنەوە بۆ ئەوەی کە هیچ کەسێ چاویان لێی نەبێ و بتوانن ڕاز و نیازی خۆیان بەبێ پەردە بەرەو خوای خۆیان بەرز بکەنەوە. بەتەکید هەموو ئەو شتانەی کە خوای پەروەردگار داوای کرد لە مرۆڤەکان یاوەکو دروستبوونی شەو و ڕۆژ کەوا خوای پەروەردگار دروستی کردووە، هەر یەکێک لە شەو و لە ڕۆژ تایبەتمەندی خۆیان هەیە بۆ جێبەجێکردنی کار و کردەوەکانی ئینسان. لە دنیادا ئینسان لە ڕۆژگاردا بە تایبەتیتر مەشغوڵە و سەرقاڵە بە کاروباری دنیاییەوە، لێرە و لەوێ دێچ و دەچێ بۆ ئەوەی کەوا ژیانێکی ئارام بۆ خۆی و دەوروبەر و ماڵ و منداڵی فراهم بێنێ. بەڵام شەو لە ڕاستیدا دەتوانین بڵین وێزگەیەکە بۆ ئەوەی کەوا خەڵکی خۆیان تایبەت بکەنەوانێ بۆ ئەو مەبەست و مەرامەی کەوا دەیانەوێت. بۆیە لە ژیانی پڕبەرەکەتی پێغەمبەراندا عەلەیهیمو الصەلاة وەسسەلام و بە تایبەتی لە ژیانی پڕبەرەکەتی پێغەمبەری خوادا صلی الله عليه وسلم شەوەکان بەگشتی و هەروەها شەوی ئیسرا و معراج بە تایبەتی و هەروەها شەوی لەیلەتول قەدر تایبەتمەندی و پێگەیەکی زیاتری لە دڵی ئەم پێغەمبەرەدا هەبووە صلی الله عليه وسلم. چونکە هەندێک لەو عیبادەتانە کە لە سەروی عیبادەتەکانی ترۆن بێجگە لە فەرزەکان لە کاتێکانی تردا لە شەودا ئەنجام ئەدرێ.
بۆ نمونە مەسئلەی شەو نوێش، بۆ نمونە مەسئلەی تەراویح و هەروەها تەهەجود زۆرێک لە عیبادەت و خواپەرستیەکان. بۆیە ئەم شەوە دەتوانین بڵین هەموو مسلمانان دەتوانن لە شەوەکاندا بەشدار من لە زۆربەی ئەو شتانەی کەوا بۆ دینیان و بۆ ژینیان قسەی تێدا هەیە و هەروەها بەرهەمی تێدا هەیە کە لە ڕۆژان ناکرێت بۆ هۆی سەرقاڵیەوە ڕۆژنەی خەڵکەکە ناتوان کۆ بنەوانی، بۆیە دەبینی بۆ نوێژی تەراویح، بۆ نوێژی مزگەوت، بۆ نوێژی عیشا و هەروەها بۆ کۆبوونەوە لە مەراسیمە گەورەدا لە شەوی لەیلەتول القەدردا دەبینی گەورە و بچووک و پیا و ئافرەت دەتوانن ئیسفادەی لێ بکەن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاغریا شەوڕەوی پێکراوە و هەروەها شەوی لەیلەتول القەدریشی پێدراوە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێت شەوی ئیسراء بەنسبەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چاکتر و گەورەترێکە، بەڵام شەوی لەیلەتول القەدر بەنسبەت مسلمانانەوە بێگومان مەکانەتێک و بەشێکی زیاتری تێدا فەزڵێکی گەورەی بە پێغەمبەرەکەمان صلی الله علیه وسلم بەخشیوە بە شەوی ئیسراء میعراج، بەڵام وەکوڵێ ڕێز و حرمەتێکیش بۆ ئومەتەکەی شەوی لەیلەتول القەدری پێبەخشی. یعنی شەوگاری ڕۆژگارەکانی ژیان بەگشتی و هەروەها شەوانی ڕەمەزان بە تایبەتی شەو لە لای ئینسانی مسلمان و ئیماندار تایبەتمەندی و گەورەیەکی خۆی تێدا هەیە کە دەیەوێت دەستەملانی عشقی خۆشەویستی لەگەڵ خوای پەروەردگار و بیرکردنەوە لە دروستکردنی ئاسمانەکان و زەوی. بۆیە دەبینیت بە تایبەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حتا لە چوونی بۆ ئەشکەوتی حێرا کە ئەگەرنەوەن دەفەرمێت چەندەها شەو لێوێ دەمایەوانێ. بۆچی؟ بۆ ئەوەی کەوا زیاتر بیرکاتەوانێ، زیاتر تێبفکرێت لە دروستکردن و دروستکردنی دروستکراوەکانی خوای پەروەردگار و هەروەها لە دەسەڵات و لە گەورەی خوای پەروەردگار. لەبەرەوە ئێمە دەتوانین بڵێن شەو تایبەتمەندێکی خۆی هەیە کە ئینسان دەتوانێت گەورەترین سەرمایەی تێدا بکۆکاتەوانێ لە عیبادەت و لە خواپەرستی و هەلێکی زێڕینە بۆ ئینسانی ئیماندار مسلمان. زۆر باشە مامۆستا لە شەویشدا کاتێکەیە لە پێش بانگی بەیانی هەمیشە خوای پەروەردگار دێتە ئاسمانی یەکەم و دەفەرمێ ئەگەر بەندەکانم دوعا بکەن من لیان وەردەگرم، نزیکترین کاتە خوا دێتە ئاسمانی زەوی. من ویستم ئەو پرسیارە بکەم لە ساڵێکە لە 12 مانگا مانجێک لە مانجێکدا دەشەو لە دەشەوە شەوێک یان دروستتر بڵین لە ساڵێکدا لە 365 بە ئەوەی تاریخی ئیسلامی مێژووی ئیسلامی 350 ڕۆژە دەکا یەک شەو. یعنی ئەم شەوە دەبێت چ گرنگێکی هەبێ. ئەوجار شکام شەو شەوێک کە دیار نییە دەبێت بە دووە شوێنی ئەبگەڕێی لە نێوان دەشەوە بیدۆزیەوە. ئەو شەوەی کە خەیڕ من ئەلف شەهر خێرترە نەک بەقەدەر 1000 مانگ، خێرترە لە 1000 مانگ. 1000 مانگ لە القەدری تێدانی. بەڵێ بێگومان دەلالەتەکە لەوەیە، ینی ئەو هەموو گرنگیە و ئەو هەموو وردکردنەوەی بۆ تەنها لە یەک شەودا ئەو هەموو دەستەملانبوونەی ینی بۆ مرۆڤەکان لە یەک شەودا دەتوانن ئەو هەموو خێر و پاداشتە ئەو هەموو گەورەیە. یعنی ئەوە دەلالەتە لەسەرەوەی کە مرۆڤەکان لە 310 ڕۆژەی ساڵەکەدا تەواو گرفتاری دەرد و ناهامەتیەکانن، تەواو گرفتاری لایەن ڕوحی و میادیەکانن، بەڵام لە یەک شەودا خۆی گەورە دەرفەتی پێداون کە قەرەبووی هەمووی بکەنەوە قوتاریان بێت لەو هەموو ناڕەحەتیانە و بە چەندان قاتیش بۆیان قەرەبوو بکاتەوە. خوای پەروەردگار نیعمەتەکانی زۆرە، گەورەترین نیعمەت کە دەبەخشێ بە ئینسانی مسلمان بریتیە لە نیعمەتی ئیمان و هەروەها لە نیعمەتی ئەرکەکانیشە کە ئینسان تێدا بتوانێت دەور و ڕۆڵی کاریگەری تێدا ببینێت بۆ دینی و هەروەها بۆ ژینی بریتیە لە ئەنجامدانی باشترینی عیبادەتەکان. هەروەکو لە سەرەتاشە باسمان کرد خوای پەروەردگار بە اختیاری خۆی ما کان لهم الخیەرە لا يسأل عما يفعل وهم يسألون. حکمت و دانایی ئەمە دەگرێتەوانێ یەکەم بۆ ویستی خوای پەروەردگار، دووەمینیشی ئەگەڕێتەوە کە خوای پەروەردگار لە ڕاستیە وەکو جەناب ئاماژت پێکرد لە سەیەکی شەودا خوای پەروەردگار دێتە خوارەوانێ بۆ ئەوەی کەوا هەج بەندەیە لە بەندەکانی خوا داوا لە خوا بکەن بۆی کەوا لیان خۆش بێت. لێرادا گەورەوی ویستی خوای پەروەردگارمان بۆ دەرەکەوێت و هەروەها ئەمە وەکو هەدیەیەکی خوای پەروەردگار واتانێ. خوای پەروەردگار دەیەوێت بە مانگی ڕەمەزان ئینسان پاک بێتەوانێ لە گوناه و لە تاوان و هەروەها لە هەموو ئەو هەڵە و کەم و کوڕیانی کە لە ڕابردووە ئەنجامی داوە. بە تایبەتی زۆر کورتی کەینەوانی و بێنین نزیکی بکەینەوانێ بۆ مانگی ڕەمەزان. لە مانگی ڕەمەزاندا سێرەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەفەرمێ ئەوەلوه ڕەحمە وأوسطه مغفرة وآخره عتق من النار. يعني وردە و قۆناغ بە قۆناغ دەست پێ دەکا. ئەگەر کەسێک نەیتوانی بێ لە سەرەتای ڕەمەزان و ئەم ڕۆڵە ببینێ ئەم دەورە ببینێ ئەم هەلە زێڕینەی لە کیسی خۆی دابێ دەتوانێت لە ناوەڕاستەوە دەست پێ بکە. خۆگەر نەیتوانی بێ لە سەرەتا و لە ناوەڕاستەوە دەست پێ بکە دەتوانێت لە کۆتاییەوە دەست پێ بکە کە دەشەوی کۆتایی خوای پەروەردگار بەخشیوەتی بە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە لێرەوە پرسیارێک
ئایا بۆچی لە دەشەوی کۆتاییایە ئەمە وەکو واتانێک کە ئینسان هەوڵ ئەدا بەڵام لە کۆتاییەوە بەری ڕەنجی کار و کردەوە و ماندووبوون و هەروەها ئەو خەڵاتەی کە وەری دەگرێت دەبێت لەو کاتەدا بیشتێتەوەوانی ئایا قەت بۆ لە سەرەتای خەڵاتدا بەش بکرێ بدێ بە هیچ کەسێک بێگومان نەخی بۆ ئینسان کە دەچێتە مسابقەیەک و مسارعەیەکەوە پێشبڕکێ لە شوێنێکدا بێگومان لە سەرەتا و خەڵاتەکەی پێنادەن شەهادەکەی پێنادەن مەدالیای سەرکەوتنی پێنادەن چونکە ئەمە بوو ئەوەیەکەوە لە کۆتاییە بیدەنێ و ئینسان ئاهێک و ساتێک و سکوونەتێ بەدڵیا بێ کە بەڕاستی بەرەو سەرکەوتن بەرهەمی چنینەوەی هەوڵەکانیەتی بەرهەمی چنینەوەی ساڵهای ساڵ و ئەم مانگە بە تایبەتی و لە کۆتاییەکەیە کە خوای پروردگار لە نێو دەشەوەکەدا سەیدەکەی شەوێ هەڵدەبژێرێ دەیکا بە نیعمەتێ دەیدا بە پێغەمبەری خوا دەدا بە مسلمانان چونکە لەبیرمان نەچێ برانی بەڕێز خوای پروردگار نیعمەتەکانی زۆرن و خوای پروردگار منەتی هەیە بەسەر مسلمانانەوە قل لا تمنوا علي إسلامكم بل الله يمن عليكم أن هداكم للإيمان إن كنتم صادقين كوابو ليك لما نتكاني خواي پروردگار بخشيني كاتباش وزيرين كان بتايبتي بخشيني شوي ليلة القدر بأيمي مسلمان وكو أو حكمتيك خواي پروردگار خوي دي بيستم أوج بپرسم كاغر رياض شوي قدر يعني شوي كا ئەگەر لەو ڕۆبیری لێ بکەینەوە خی پەروەردگار بە بەندەکانی ینی ئاماژەیەک بێ بۆ بەندەکانی ئەی بەندەکانە من ئێوەم زۆر خۆش دەوێت ئەگەر ئێوە لە ساڵێکدا لەو هەموو ڕۆژە گوناحەکەن لەو هەموو ڕۆژە یاخی دەبن لەو هەموو ساڵەدا بێفەرمانی خوددا دەکەن سنوورە قەدەغەکانی خوددا دەبەزێنن بەڵام شەوێکی تێدایە کە من ڕەحم و میهرەبانیم هەیە بۆ ئێوە کە شەوێکی تێدایە من دەتوانم من دەمەوێت خۆشەویستی خۆمتان جارێکی دیکە پێ بڵێم بەبییر ئەوەی بێنمەوە کە من ئێوەم خۆش دەوێ کە من نام هەیە بتان سووتێنم کە من دەمەوێت بتان بمە بەهەشتەوە کە من دەتانوێت پێ بڵێم ڕێی چاکە کامەیە کە من دەمەوێت پێتان بڵێم واز لە گوناح بێنن پێ دوایە هەموو ئەم دەلالەتانە ناگرێتەوە هەموو ئەم دەلالاتانەی کە جەنابەت فەرمووتیدا هەیە چونکە شەوی لەیلەة القەدر قەدر و پیرۆزیەکەی بەشێکی کە زانایان دەفەرموو دوای ئەوەی کەوا دەڵێن بۆچی لیماذا سميت ليلة القدر بۆچی نێودراو بە لەیلة القدر بەشێک لە مەدلول و لە واتای لەیلة القدر بەهۆی ئەنجامدانی ئەو تاعەت و عیبادەت و خواپرسیانەیە کەوا لەم شەوەدا لەلایەن ئینسانەوە ئەنجام دەدرێ بەشێکی بریتێ لەوەی کەوا لەم شەوەدا قەرار و بڕیارێکی ئیلاهی دەرئەچێ بۆ کێ بۆ تاوانبارانی ئومەتی پێغەمبەری خوا بۆ گوناهباران بۆ ئەوانەی کەوانەی ئەتوانی وەکو پێویست لە کات و ساتی خۆیدا خوای پروردگار لە خۆیان ڕازیکەن بۆیە بێجگە لەوەی کەوا عیبادەت و خواپەرسی چاکتر و باشترێکە لە 1000 دانە مانگ یعنی خوای پروردگار لە 83 دانە ساڵ و هەروەها 4 دانە مانگ بەڵام لەوەدا خوای پروردگار سەیدەکەی پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم بێجگە لە ئاەتەکەی قورئان کە ئاماژەی پێ دەکا شەوێکی مبارەکە پێغەمبەری خوا فەرمێ من قام ليلة القدر إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەخۆ ئەمەی نەفەرمووە کە دەفەرمێ هەر کەسێک بەڕاستی شەوی لەیلەة القدر ئاودان بکاتەوانێ بە عیبادەت بە خواپەرستی و هەروەها بە هەموو ئەوانەی کەوا خوا لە خۆڕازیکردنی تێدا هەیە بەڵام بە مەرجێک ئیمانن بڕوای وابێ کە ئەمە بڕیاری خوایە و پاداشەکەی لای خوای پروردگارە و احتسابا بۆ خوای پروردگاری بکە مەبەستی پێی دنیایی نەبێ مەبەستی پێی ڕیایی نەبێ مەبەستی پێی سمعە نەبێ چونکە وەکو بن بادیز ئەفەرمێ ئەگامان لێ بکە بەختیار زۆر جار هەندێک لەوانی کەوا بەنیەتی ئەنجامدانی ئاوەداکردنەوەی شەوی لەیلەة القەدر دادەنیشن نیەتیان لەوانەیە داواکردنی دنیایی بێت بۆیە هەر کەسێک بەڕاستی من كان يريد حرث الآخرة نزيد له في حرثه هەر کەسی قیامەتی ئێمە بۆی زیادەکەین بەڵام هەر کەسێ دنیای بوێ نؤتیه منها بەڵام وما له في الآخرة من نصيب لە قیامەت لە دوا ڕۆژە بێگومان نیەتی جا لەبەرەوە یەکێک لە بڕیارەکان ئەوەتانێک کە خوای پروردگار لەم شەوەدا خۆش ئەبێت لە گوناهی هەموو ئەوانەی کەوا داوای لە خۆشببوونی لێ دەکەن لە گوناهی لەوە پێشیان لە گوناهی لەوە دوایان بە مەرجی ئەوەی یەکەم پاداشەکە لەلایەن خواوە چاوەڕێ بکەن دووهەم نیەتیان بۆ خوای پروردگار زۆر باش مامۆستا وەک پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ صلوا كما رأيتموني أصلي يعني بەو شێوە نوێژ بکەن کە من ئەبینن هەموو ئومەتی مسلمانیش یەکڕاو دەنگن لەسەر شێوازە دروستەکانی بۆ هەم لە دەست نوێژکردن و دابەستنی نوێژ و چۆنێتی نوێژکردن وەکو بێخودە فەرمێ
هەڵبەت چووە بۆ خزمەتی سالاری مەدینە بە دڵ و دەرونی خۆی با ئێمەش بە ڕۆحمان گوزەرێک بکەین بچینەوە بۆ خزمەتی سالاری مەدینە بۆ خزمەت حوجرە و مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بچینە خزمەت چاوە پڕفرمێسکەکانی هەریەک لە ئەبوو بەکر و عومەر و عوسمان و عەلی ئەو هەموو سەحابە بەڕێزە بزانین چۆن ئەوان لەیلەتول قەدریان زیندوو گرتوتەوە سەلەفی ساڵحیەم ئومەتە چۆن بۆ نمونە شەوەکەیان بە عیبادەت ڕازاندۆتەوە ئەو شتە لاوەکیانی کە ئێمە ئێستا دەستمان داوەتێ لای ئەوان تا چەند شتێکی بێزرا و وەکوڵێ ئیش پێ نەکردوو بوون شێوازی دروستی زیندووکردنەوەی شەوی لەیلەتول قەدر لە خودی پەیامبەری بەڕێزەوە پاشان بۆ هاوڵە بەڕێزەکانی چۆنی بووە لەکوێدا کۆبوونەتەوە لە چ کاتێکدا کۆبوونەتەوە بەتاکید ئێمە هەموو عیبادەت و خواپەرستێکەوە دەمانەوێت ئەنجامی بدەین دەبێ بەو شێوازە بێ کە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم ئەنجامی داوە هەروەکو بەڕێز لە ئاماژەت پێکرد پێغەمبەری خوا فەرمێتی صلوا كما رأيتموني أصلي من عمل عملا ليس عليه أمرنا فهو رد هەموو کردەوەیەک وەکو فوضەیلی کوڕ عیاض فەرمێت دوو مەرجی ئەساسی پێویستە تێیدا هەبێ یەکەمیان ئیخلاصی تێدا هەبێ دووەمیان سەوابی تێدا هەبێت واتە بێ پێکی بەپێ ئەوەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کردوێتی پێش ئەوەی کەوا بێمە سەد پێغەمبەری خوا چۆن شەوی لەیلەتول قەدری ئاوەدان کردوتەوانێ حەزەکەم ئاماژەیەک بەوە بدەم کە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاک ڕیاض زۆر حەریص بوون کەوا بێ پێ بەپێ هەنگاو بە هەنگاو بەپێی هەناسەکانی پێغەمبەری خوا بەپێی پێی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حتا نافع شتێکمان بۆ دەگەڕێتەوانێ دەفەرمێت جارێکیان عەبدوڵای کوڕی عومەرم بینی لە شوێنێکدا بە ڕێگەیەکدا دەڕۆشین تۆزێ لایدا دوایوتم بۆچی وات کرد وتی ئالێرادا پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم لادانێکی کرد لەبەرەوە ئەوان هەمیشە لە هەنگاوەکانیانە لە قسە و لە بیر و بۆچوونیانە لە جێبەجێکردنی خواپەرستیەکانیانە لە ئەخلاق و لە سلووکیانە لە هەڵسەکەوت و لە ڕۆشتنیانە لە خەوتنیانە چاویان لە پێغەمبەری خوا دەکرد صلی الله تعالی عليه وسلم بۆ لەحظەیەکیش غافڵ نەدەبوون کە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عیبادەت دەکەن بۆیە هەمیشە تامەزرۆی بیستنی ئەو گوڵانە بوون کەوا لە دەمی پڕبەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەهاتە دەرەوە یا وەکو لە کردار جوانەکانی پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم دەرئەکەوێت بۆی عائشە دایکی ئیمانداران بۆمان دەگیراتن دەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە مانگی ڕەمەزان دەهات بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە ئەوەی کەوا دەیکرد لە کاتەکانی ترانەی دەکرد ئەو سەدەقە و خێراتی کە لە مانگی ڕەمەزانە دەیکرد قل لە کاتەکانی ترانەی دەکرد بە تایبەتی کە دەکەوتە ناو دەیەی کۆتایی و دەیفەرموو يجتهد في العشر الأواخر ما لا يجتهد في غيره كإمام مسلم ديك الرتواني أفرمي جهد تيكوشاني زياد لأندازي بيويستي دەگرتە بەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە شەوەکان و لە کاتەکانی تردا نەیدەکرد بۆیە هاوڵان ئەگەرنەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمون إذا دخل العشر ئابەم شێوەیە پێغەمبەری خوا کە دەیەکی کۆتایی دەهات ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم أحيا الليل كله شەوەکەی هەموو ئاوەدان دەکردەوە بە عیبادەت يعني غافڵ نەدەبوو يعني بێئاگا نەدەبوو بەدەوام لە نوێژکردن لە قورئان دەورکردنەوە و هەروە لە ذیکر و لە یاد و ئەستەغفر اللهکردنی خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پاشان وأيقظ أهله ئەم پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەبەرەوە هەمیشە خێری بیستۆ بۆ ئومەتەکەی و بۆ خێزانەکانیشی بەمەوە نەدەوەستا بەڵکو دەچوو خێزانەکانیشی هەڵدەسان و پێی دەوتن ئەم دەشەوە شەوی عیبادەت و خواپەرستیە پاشان وشەدە المئزر وجد وشد المئزر أم پیغمبر صلى الله عليه وسلم خوي كودا كردواني وهروها زور جهد ماندوبوني لكن دور أو كوتواني لخيزانة كاني لبرو پیغمبر صلى الله عليه وسلم أم دشو بتايبتي شوي تركان وشوي ليلة القدر پیغمبر صلى الله عليه وسلم زور خوي ماندو دكر هاولاني پیغمبر خواش صلى الله عليه وسلم كديان بيني پیغمبر خوا بمشي ويا ليه براوة بو أنجام داني عبادة خواپەرستیەک لە کاتێکدا کە ئەم پێغەمبەرە قد غفر الله له ما تقدم من ذنبه وما تأخر پێغەمبەری خوای گەورەی خۆش بوو بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شەوەکەی ئاوەدان دەکردوانی بە عیبادەت و بە خواپەرستیەکی زۆر جار کاتێک ئێمە بە دوای گەنجینەیەک یام شتێکی زۆر گرانبەهایە ئەگەڕین لەوەچە جوهد و ماندووبوون و هەوڵ و تەقەلایەکی زۆری بۆ ئەدەین یام ئەم شتە یا ئەم گەنجینەیە لە شوێنێکی زۆر نەناسراوایە حکمەتی بە گومان هێشتنەوە یان بە نهێنی هێشتنەوەی شەوی لەیلەتول قەدر لە چیدایەک لە کاتێکا بەونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرموودەی تریشدا فەرمێ کە لە ڕۆژی جمعەیە ساتە وەختێکەیە
ینی هەر مرۆڤێت تێیدا هەردوو ئاو پاڕانەوەی بکە خی گەورەوە کۆڵێ دەست بە ڕوویەوە نانێ حکمەتی هێشتنەوەی بۆ منە ئەم دوو شتەیاشتی زیاتر لە ژیانی مسلماندا بەتایبەت ئێمە کە ئێستا باز لە لەیلەتول قەدرەکەین بۆچی ئەگەڕێتەوە ئایا پێویستی بەوەیە کە بۆ ئەوەیە ئێمە زیاتر هەوڵ و ماندوو بین و زیاتر عاشقی ئەو شەوە بین یان پەیوەندی بە شتێکی ترەوە هەیە بەتاکید زۆر لایەنی تێدا هەیە شاردنەوەی ئەم شەوە و دیاری نەکردنی بیزات لە شەوێ لە دەشەوەکانی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز پێغەمبەری خوا صلی الله تعالی عليه وسلم هەر وەکو عبادەی کوڕی سامی دەفەرمێت ڕۆژێکیان هاتە دەرەوانێ بۆ ناومان و پاشان فەرمی جئت لأخبركم بليلة القدر هاتم بۆ ئەوەی کەوا پێتان بڵێم شەوی لەیلەة القدر بزەبت کامێ بەڵام فتلاحى فلان وفلان فلان کەس و فلان کەس لە هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کێشەیەکیان بۆ دروست بوو ئەمەش ئەومان پێ دەڵێ برایانی بەڕێز دەرسێکی لێور بگرین هەرچەندە باسەکە پەیوەندی بەوە نییە کە دەکرێت هاوڵانی پێغەمبەری خوش کێشە و مشکلیان بووبێت مرۆڤی ئاسایی بوون مرۆڤی ئاسایی بوون مەلایکە نەبوون شتێکی تر نەبوون بەڵام دەفەرمێ پاشەوەی کەوا کێشەی ئەوانم حەل کرد فەڕوفیعەت ئەفەرمێ بەرز بووەوانێ لە شوێنی ترا دەفەرمێ لە بیرم برایەوانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بیری شوانێ بەڵام پاشان فەرمووی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم التمسوها في العشر الأواخر من الوتر أفهمي لديمي كوتايا لقيا كل شوية تفرمي تحروها في ليلة العشر الأواخر أو كما قال باشان فرمي خوي پروردگار شاد يواني لواني وعسى أن يكون فيه خير لكم لواني خيري تداهبه بويا الإرادة دبينين أمشى ودياري نكراو هندك دفرمون شوي بيستويك عندك دفن بيستو سي بيستو بينش وهروها بيستو حوتو بيستو نو بلام لراسي دا خوي پرودگار بحكمتي خوي ام شوي شاردو تواني يكم يان لبر حكمتك خوا خوي ديبت اما يك دوامين شي راسي دا خوي پرودگار بو شاردو تواني بو اوي كوا اگر بيت وام عبادت خوا پرستيه كاتيكي دياري كلاوي هبواي كهشتاو 3 سال و 4 مانگ دكا او كاتا رولي او ندما كي جهد و تواناي زيات الصرف دكا لبينا وبديهناني برهمكي زياتر وكيش تمالي دكات او كاتا فرق جوازي ناما يواني لنيوان كسيكا كزيال لحد خوي ماندو دكات بو گەورەترین بەرهەم کەسێکیش کەوا چاوەڕێ دەکا بۆ ئەوەی کەوا بەتایبەتی ئەو شەوە بێت و هەروەها پێی بکە بۆیە لێرەدا زانایان پێمان دەفەرمونون خوای پەروەردگار ئەو شەوەی شاردۆتەوانێ لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وهروەها لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو چۆن باقی هەندێک لە شتەکانی تری شاردووەتەوانی بۆ حکمەتێ دەیەوێت بۆ نمونە شاردنەوە و دیاری نەکردنی سەعاتێک لە ڕۆژی جومعەدا کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم سەعاتێکی تێدا هەیە هەج مسڵمانێک داوا لە خوای پەروەردگار بکە خوای پەروەردگار داواکەی گیرا دەکات یاوکو مەسئلەی تۆبە یاوکو مەسئلەی کاتی مردن یاوکو مەسئلەی هەندێک لە ڕزق و هەندێک لە بابەتەکانی تر خوای پەروەردگار شاردوێتەوانێ بۆ ئەوەی کەوا خەڵکی جوهد و ماندووبوونی زیاتر بکەن ئەم حکمەت مامۆستا شاردنەوەیکی تریش هەیە ئەویش ئەوەی کێمە نەزانی زۆر ساڵانە ئەوە دووبارە دەبێتەوە بە نمونە شتێکی شایع لای خەڵک هەموو ساڵێک دەڵێن ڕەمەزان ڕۆژوویەکی لێ خوراوە یان ڕۆژێکمان بەسەردا ڕەت بوو کە ئیتر پێمان نەزانیوە ئەم ساڵیش هەمان بابەتەیە ئەوە ساڵانە ئەمە دووبارە دەبێتەوە دیسان ئەوەش هەر شاردنەوەی یان نادیاربوونی شەوە تاکەکانێک ئێستا لەوانەیە ئێمە ئەم شەو تاک بێ بنمونە دوێنێ تاک بوو کە ئەمڕۆ 21 دەلاتەوەی سبەینێک کە 22 دەبێ لەوانەیە سبەینە 21 یا سبەینە 23 بێ بنمونە پێدوانێت جارێکی دیکەش ئەمە پەیوەندی بۆیە کە دیسان بە گەورەی هێشتنەوەی ئەو شەوەوە نییە وڵا بەتەکید بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەربارەی مانگی ڕەمەزان و مانگەکانی تر ئەفەرمی الشهر هكذا وهكذا لەوانەیە بکرێ مانگی ڕەمەزان 30 ڕۆژ بێت و لەوانەیە 29 ڕۆژ بێت بەنسبەت ئەوەی کەوا زۆر جادەوتی ئایا ئێمە ڕۆژێکی لێ دەخۆین ڕۆژێکی لێ ناخۆین ئێمە بەدەق بۆمان دیاری کراوە چۆن بە ڕۆژوو دەبین و هەروە چۆن ڕۆژوو بەدەشکێنی صوموا لرؤيته وافطروا لرؤيته ئەگەر ئەم معنایشی تێدا هەبێت کە جەنابەت دەفەرمیت لەوانەیە وا بێت بەڵام زانایان ئاماژەیان پێ نەکردووە بەڵکو ئیمامی نەوەوی دەفەرمێت ئەمە لە یەک شوێندا قەتیز نامێنێت چونکە ساڵ بۆی هەیە گۆڕانکاری بەسەردا بێ ئەم شەوی 23 بەڵام لەوانەیە ساڵێک تروانە یاوکو لە هەندێک وڵاتی ئیسلامی لەوانەیە ئەوان بە ڕۆژوو نەبووبێتن پێدەچێ مەسەلا بڵێن ئەوان مانگیان نەبینی بێ لای ئەوانەشا 22 مانگ بێ یاوکوش تا 24 مانگ بێ لەبەرەوە مەسئلەی ئەو ڕۆژەی کەوا هەبێت ئەفەرمێت تەنەقولات دەکا لەبەرەوە ئینسان نابێ پابەند بێ بەتایبەتی بڵێ 21 یاوکو 23 بەتایبەتی کە کۆی قسەی زانایان دەربارەی دیاریکردنی بیزاتی شەوی لەیلەتول قەدر ئەکسەریەت لەسەر شەوی 27
هر وەکو ابن حجر عسقلاني رحمة الله عليه فتح الباري أفرمي زياد لە 46 قسەی زانایان هەیە دەربارەی بەتایبەتی دیاریکردنی شەوی لەیلەت القدر ئایا شەوە تاکەکانە یا وەکو شەوە جووتەکانە جا بۆ ئەوەی کەوا نەوەکو خوا نەخواسە ئێمە ئەوەمان لە کیس بچێ کە ئەمە شەوێکی تاکە حەق وایە هەموو شەوەکانی ئاوەدان بکەینەوە زیندوکردنەوەی هەر دەشەوی تێدا ئەنجام بدەین بە زیندوو ڕاگرتنی ئێمە ئینشاء الله تعالى بەشدار دەبین و هەروەها پشکمان دەبێ لە مەسئلەی شەوی لەیلەت القدر لەو هەموو عیبادەت إن شاء الله. بەڵێ مامەسا کۆبوونەوەی مسلمانان دەستە جەمعی زیندووکردنەوەی شەوەکە باشترە خێرترە یان بۆ منە کافیترە یان بۆ منە مرۆڤێک خەڵوەتێ بۆ خۆی دروستکایە لە مزگەوتایە لە ماڵی خۆیان لە دەرو دەشتێکایە مرۆڤ چۆن بۆ نمونە گەورەترین ماف و حەق بە شەوەکە بدە کۆبوونەوەی مسلمانان و بۆ منە ختمکردن مکەبەرەی ئەخەنە سەر و یەکێ ختمەکات و یەکێ پرسیار وەڵامەکات و یەکێ وتارەدا ئایا ئەمانە لە سیما و تایبەتمەندەکانی شەوی قەدرن یام ئەمانە لە ئەهمیەت و گرنگەکەی کەمەکەن وڵی شەوی لەیلەت القدر لە ڕاستیدا ئەو شەوەیە کە ئینسان بە هەموو شێوازێک بەچوانتنی شێوە وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەو عیبادەتانەی کەوا نەس و دەقی لەسەر هاتوون بەتایبەتی مەسئلەی قیام اللەیل و هەروەها دوعا و پاڕانەوە ذکر و ئەستەغفر الله کردن ئینسان تێیدا ئەنجام بدە بەداخەوە لە هەندێک لە شوێنەکان و لە ماڵان و لە مزگەوتەکانە مسلمانان و خەڵکانێک ئەم شەوە بەسەر دەبن بە کۆمەڵێ شتێوە کە لە ڕاستیدا هیچ پەیوەندی بە مەسئلەی عیبادەت و خواپەرستی نییە بۆیە ئێمە ئەو پرسیارە ئەگەر ئاواش بکەین ئایا لەکوێ شەوانی لەیلەت القدر بەسەر بەرین ئایا لە ماڵەوە بەسەری بەرین یا وەکو لە مزگەوتەکانە بەسەری يعني ما أو زياد كن عبادتي شي فردي وتاشية يعني عبادتي شي جماعية بيكي باشتره ئەتوانی بڵێ عیبادەتێکی فەردیە لێ کاتا کە هەموو کەسێ پێی هەڵەسێ بە ئەنجامدانی و عیبادەتێکی جەماعیە لەوەی کەوا مسلمانان لە مزگەوتە بە تایبەتی کاتێکەوە نوێژی سەڵات و تەراویح و قیام اللەیل بە شەودا ئەنجام ئەدەن بە جەماعەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەمەی بۆ کردوین ئەگەر هاتو کەسێ جەماعەت بکە هەتاوەکو ئیمام لێ دەبێتەوە خوای پەروەردگار لە گوناهەکانی خۆشە بێ و هەروەها پێغەمبەری خوا باسی کردووە جا لەبەرەوە باشترین شوێن بۆ ئاوادانکردنەوە و ئەنجامدانی عیبادەتەکان بریتین لە مزگەوتەکان هەروەکو پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم أحب البلاد إلى الله المساجد خۆشەویستترین شوێنەکان و بازارەکان هەموو ئەو شوێنێکەوە هەیە شارەکان و شوێنی ئاوادان بریتێ لە مزگەوتەکان لەبەرەوە باشترین شت ئەوەیە کە مسلمانان پیاوان و ئافرەتان بچووک و گەورە مزگەوتەکان بکردنە بەر وە شەوانی ئەم دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆز لە مزگەوتەکانە بەسەربەرن بە تایبەتی شەوی لەیلەت القدر خۆ ئەگەر هاتوو کەسێک نەیتوانی چێ بۆ مزگەوت توانایی نەبوو چێ بۆ مزگەوت دەتوانێت لە ماڵەوە دابنیشێ یا کۆمەڵێک مسلمان لە ماڵێکا لە شوێنێکا دادەنیشن ذکر و عیبادەت و خواپەرستی و دەورکردنەوەی قورئانی پیرۆز و هەروەها نوێژەکانیان بە جەماعەت ئەنجام بدەن بێگومان ئەمە شتێکی باشە بەڵام بە تایبەتی لە مزگەوتە ئەنجام بدرێ و هەروەها ئێمە چینە مزگەوت چونکە لە ڕاستیدا سەکینەت و ئارامی و مەغفیرەت و ڕەحمەتی خوای پەروەردگار بەهۆی دابەزینی فریشتەکانی خوای پەروەردگار بێگومان ئەو جەمع و کۆڕ و کۆمەڵە دەگرێتەوانێ کە ذیکر و یادی خوای پەروەردگار دەکەن یا وەکو قورئان دەخوێنن بەڵێ مامەسا لە کۆمەڵگەی ئێمەیە دوو جۆر مانەوە هەیە یان بەونە بە شێوەیە گشتی دوو جۆر مانەوەمان ناسیوە لە مزگەوتدا یەکیانەوەیە کە دوای بۆ نوێژی تەراویح مسلمانان تا مەطلع الفەجر یان تا پارشێ و دەمێننەوە لە کاتێکا بۆونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ژیانی خۆشیدا ئیعتیکافی کردووە بۆ منە دەشەوی کۆتایی مانگی پیرۆزی ڕەمەزان بە ڕۆژەکەشیەوە لە مزگەوت داماوەتەوە و خەریکی عیبادەت و پەرستش بووە مەگەر بۆ ئیشێکی زۆر زەروری خێزانەکانی بەیان مسلمانان ئەگینان نەچوەتە دەرەوە مسلمان لە ئەمڕۆی کۆمەڵگەی کوردەواریە بۆ منە شەو ڕۆژ ئەم دە ڕۆژە بتوانێت لە توانایە هەبێ بمێنێتەوە ئەمەیان بۆ منە باشترە بۆ یام چۆنیە ئەمە ڕێک خین کە مسلمانێ بتوانێت هەر دە ڕۆژەکە بە شەو بە ڕۆژیەوە لە خزمەت خوای خۆی دابێ بەداخەوە مەسئلەی ئیعتیکاف کە بابەتێکی گرنگە و قورئان ئاماژەی پێکردووە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خودی خۆی جێبەجێ کردووە دەتوانین بڵین بۆتە سونەتێکی فەرامۆشکراوی مسلمانان هەرچەندە ئەلحەمدولله لێرە و لەوێ چەند ساڵێکە لەسەر دەستی هەندێک لە داعی و بانخوازان و هەندێک لە مسلمانان خەریکە ئەم سونەتە تا ئەندازەیەک زیندوو دەبێتەوانێ اعتكاف پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان يعتكف في العشر الأواخر من رمضان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەشەوەی کۆتایی مانگی ڕەمەزانە اعتیکافی کردووە کەوەی اعتیکافە دەکەیت بێگومان شەوی لەیلەت القەدر و شەوانی لەیلەت القەدر بە جووت و بە تاکیەوە دەتوانی بڵێ تۆ عیبادەتی لەیلەت القەدرەکەت بەنسیب دەبێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەو ساڵانەی پێش ساڵی وەفاتی
دەڕۆژ اعتیکافی دەکرد بەڵام ئەو ساڵی کەوا وەفاتی تێدا فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم 20 ڕۆژ اعتیکافی تێدا کرد. جا ئەگەر ئێمە بتوانین مسلمانان بەگشتی اعتیکاف بکەن لە مزگەوتەکانە. اعتیکاف یعنی چی؟ اعتیکاف یعنی دابڕینی ئینسان لە دنیا، لە ماڵ و لە سەرۆت و سامان، لە ماڵ و لە ئەولاد و لە کوڕ و خۆ یەکلاییکردنەوە بۆ باشترین ئەنجامدانی عیبادەت و خواپەرستی بە مەبەستی تەقەڕوب و نزیکبوونەوە لە خوای متعال، لە خوای بەرز و بێهاوتا، کە ئینسان دەتوانین بڵێن لە ڕێگەی اعتیکافەوە دەتوانێت زۆرترین عیبادەت و خواپەرستی لە نوێژ و لە ذیکر و لە ئەستەغفر الله و لە قورئان خوێندن و لە یادکردنەوەی هەموو ژیانی خۆی دەور بکاتەوانێ. بۆیە اعتیکاف ئەتوانین بڵێن مەدرسەیەکی بچووکە کە چەندەها دەرس و عیبرەت و وانەی خواپەرستی و خواناسی تێدا ئەنجام ئەدرێ. خۆ ئەگەر مسلمانێک بتوانێ اعتیکاف بکە بەتایبەتی اعتیکافەکەی لە مانگی ڕەمەزانە و اعتیکاف بێگومان لە مزگەوتە هەیە، چونکە خوای پروردگار فەرمێ ولا تباشروهن وأنتم عاكفون في المساجد. ئەمە معنای ئەوەیە کە اعتیکاف عیبادەتە، چونکە عیبادەتیش لەکوێ ئەنجام دەدرێ؟ ئەوەی کە هەیە لە مزگەوتە ئەنجام دەدرێ. لەبەرەوەی ئێمە بتوانین اعتیکاف بکەین بێگومان بە اعتیکافکردنمان بەم بڕیارەمان لە مزگەوتامانەوەمان بەویستی خوای پروردگار شەوی لەیلەتول قەدریشمان بەنسیب دێت. من ویستمەوە بپرسم اعتیکاف مانەوە لە مزگەوتە دیارە ئەویش پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بە شێوازێک و بە ڕێوڕسمیشی تایبەت کردوێت، یان ئەو عیبادەتانەی کە تێیدا کردوون تایبەت بوون. ئەو عیبادەتانەی کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کردوونی چی بوون لە شەوەکەدا لەو کاتانی اعتیکافی کردوون؟ چۆن دوعای کردووە، زۆر قورئانی خوێندووە، تەدەبوری کردووە، بیرکردنەوەی زۆر بووە، یان ئەو عیبادەتە کامەیە کە کردوێتی؟ نوێژی زۆر کردووە صلی الله تعالی علیه وسلم هەروەکو لە فەرمودەکەدا دەربارەی دەشەوی کۆتایی باسمان کرد ئەحیا اللەیل کولەه، هەموو شەوەکەی ئاوەدان کردوتەوانێ. بێگومان ئاوەدانکردنەوەی ئەم شەوانە دەچێتە چوارچێوەی ئەو اعتیکافی کە پێغەمبەری خوا صلی الله تعالی علیه وسلم کردوێتی و بەشێک لەوەی کەوا ئینسان ئەنجامی ئەدا لە کاتی اعتیکافە بریتیە لە مەسئلەی نوێژکردن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە پلەی یەکەم زیاتر قیام اللەیل نوێژی ئەنجام داوە و هەروەها بێگومان ئەو کاتی قورئان و زۆر ذکر و یادی تر و تایبەتی مەسئلەی دوعا و پارانەوەش، چونکە لە بیرمان نەچێت دوجار کە عائیشەی دایکی ئیمانداران دەفەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەنابنی ئەگەر هاتو من ئەو شەوەی لەیلەتول قەدر زانیم کام شەوە چی تێدا بڵێم؟ لە وەڵامدا فەرمی ئەم دوعایە بکە عائیشە اللهم إنك عفو تحب العفو فاعف عني. خوایان تۆ لێ بردەی لێ خۆش بیت بەرامبەر بە عەبدەکان بە بەندەکانت، خوایە تۆ لێم خۆش بە. یعنی بەم حەو کەلیمەیە تۆ دەتوانی پەیامی خۆت بەخوای پروردگار بگەیەنی. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تایبەتی مەسئلەی نوێژەکانی لە شەوانی دەی کۆتاییە لە مەسئلەی اعتیکافە زیاتر گرنگی پێدەدا. دیارە نوێژکردنیش بێگومان قورئان خوێنی زۆری تێدایە، سوزدەی درێژی تێدایش هەر دوعاکردنە. بۆیە باشترین ڕکوعی زۆر تێدایە. بەختیار کاک ڕیاض بۆ مسلمانان بزن باشترین شتێکەوە ئینسان ئەنجامی بدا بریتە لە نوێژ و لە نوێژە باشترین شتێ بریتە لە زۆرترینی قورئان خوێندن لە ڕکاتەکانی نوێژە، حتا ئەوە باشترێکە لە مەسئلەی زۆرمانەوە لە سوجدە و لە ڕکوعیشە. قورئان زۆر بخوێنی، قورئان زیاتر بخوێنرێ، ئیمام یاوەکو خۆی بتوانێت زیاترکە سەحابەی هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە سەرەکی ساڵیان ئەگەرنەوانێ کە زۆرترین قورئانیان خوێندووە لە نوێژەکانیانە و هەروەها لە کاتی ڕاوەستانیان بە پێوەکەوە زیاتر ویستیوانە کە خوای پروردگار بێگومان لە خۆیان ڕازی بکەن. بەڵێ مامۆستا پەیامی جەنابەت کاتێک کە خەڵکی لەم شەوانەدا پۆل ڕوو لە مزگەوتەکانەکەن بە نیەتی ئەوەی کە شەوی لەیلەتول قەدر زیندوو ڕاگرن، شەوی لەیلەتول قەدر بە عیبادەت و پەرستش بەرز ڕابگرن، پەیامی جەنابتان چییە؟ بۆ منە ئەو هەڵە لاوەکیانی کە پێشتر جەنابەت ئاماژەت پێدان دووبارە نەکرێنەوە، بۆ نمونە ئەوەی کە زۆر باشە، ئەوەی کە زۆر گرانبەهایە لە عیبادەت و لە پەرستش و لە دوعا کامەیە کە ئێمە لێرەوە بە ئەو بەڕێزانەی بڵین بۆ ئەوەی باشترین شەویان بەنسیب ببێ؟ وڵا پەیامی من ئەوەتانێک کە ئەمە هەلێکی زێڕین و دەرفەتێکە کە دێت و پێ ناچێت جارێکی تر ئێمە پێ ئاشنا بینەوانی، چونکە لە قەدەری خوای پروردگار یەکێک لە هۆکارەکانی ناوەکان ئەوەیە بۆچی ناوی ناو لەیلەتول قەدر کە هەموو شتەکانی تیان دەبێت. حتا عەبدوڵای کوڕی عەباس فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمی عەبدوڵای کوڕی عەباس کەسێک ناوی نووسراوە لە زمنی مردووەکانە بەڵام لەو ساڵە لە کاتێکدا کە مەسەلا بڵێن لەوانەیە بمرێ. بۆیە پەیامی من ئەوەتانێ ئەمە هەلو دەرفەتێکی زێڕینە ئینسانی مسلمان بتوانێت بیقۆزێتەوانێ بۆ ئەنجامدانی عیبادەت و خواپەرستی. هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوە مانگی ڕەمەزان هاتووە
ئێوە بزانن کە شەوێکی تێدا هەیە عیبادەتکردن تیایدا چاکترێکە لە 1000 دانەمان شەوێک لە 1000 دانەمان ئەفەرمێت ئەو هەستکە لی هەر کەسێک لی مەحروم بێت بەڕاستی لە هەموو خێرێک مەحروم مامۆستایمە دوێنێ لە بەرنامەی ڕابردووە برای بەڕێزمان مامۆستا خالید گەردی لە هەولێرەوە ئاماژەی بەوەدا کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە فەرموویەتی لە ڕەمەزانە چاکەکردن یەک بەدەیە و تا بە 1 جەد ئەڕوا فەرمووی کە لایەنی کەمی لەیلەتول قەدر 1000 مانگە بە پێی نیەت و خۆی یەکلاکردنەوە بۆ خوا ئەم 1000 مانگەش زیاترە بێ ئەوەی کەوا هاتووە بەدەق لە قورئانی پیرۆز و هەروەها لە زاری پڕبەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی ئەوە کراوە بەڵام والله واسع علیم خۆی پروردگار ڕەحمەت و میهرەبانی زۆرە دەتوانێت زیاتر لەوە بدا بە عەمدەکانی خۆگەر خۆی پروردگار پێمان عەتا بکە ئەمەیکەوە دەفەرمی 1000 دانەمان بەڕاستی گەورەترین سەرمایە گەورەترین خەڵاتە گەورەترین بەخشی خۆی مامۆستا دیارە کاتی بەرنامەکەمان تەواو بوو پێمان خۆش بوو بەڵێ کاک بەختیار فەرموو ئەگەر پرسیاری تر هەیە ئەتیادیە لەو دیوە پێمان دەڵێن چەند کاتیش تریش بۆتان هەیە پرسیار بکەن وەڵام ویستم ئەو فەرمودەیە ئەو فەرمودەیە تەواو بکەم کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسی دەکات کە بەڕاستی دەفەرمێ هەر کەسێک مەحروم بێت لەم خێرە بەڕاستی مەحروم بووە وەی کەسێک لێ مەحروم نابێ مەگەر ئەو کەسە خۆی مەحروم بوو بێ یا خوا مەحرومی کردبێ بۆیە ئینسان ئەم دەشەوە بە فرسە بزانێ بە هەل بزانێ بۆ مەحروم بی لەم هەموو عیبادەت و خواپەرستیە لە کاتێک کە تۆ نەتوانی بێت لە تەمەن تا بەگشتی جارێکی لەم شەوا دانیشت بێتی یاوەکو لە ماوەی ساڵەکە تا تۆ دانیشت بێتی بۆ عیبادەت و خواپەرستی بەڕاستی ئەمە بە ماڵ و بەسەرەوت و سامان بەدەست نایە بەڵام بە تەنها شەوێک ئینسان دەتوانێت ئەم هەموو خێر و بەرەکەتە بۆ خۆی دەستە بەرکات خەڵکێکی زۆر لە زیندانەکاندان خەڵکێکی زۆر لەسەر قەرەبێڵەی نەخۆشخانەکاندان خەڵکێکی زۆر بەهۆی بێدەستی و بێقاچی خۆیەوە لەوە وا بزانن شەوی زیندووکردنەوەی لەیلەتول قەدر هەر ئەوەیە بچی لەگەڵ کۆمەڵی خەڵکا لە مزگەوتدا دابنیشی و نوێژی جەماعەت بکەیت ئەمە چۆن لەیلەتول قەدر ببینە نێو زیندانەکانەوە چۆن لەیلەتول قەدر ببینە نێو نەخۆشخانەکانەوە چۆن لەیلەتول قەدر ببینە خەڵوەتگەی پیری کە پیرانێکمان هەیە ڕۆحیان پڕە لە خۆشەویستی خواد دڵیان پڕە لە ئەوینی خوا و پێغەمبەر صلی الله علیه و سلم بەڵام بەهۆی ستەمی مناڵەکانیانەوە ئێستا لە خەڵوەتگەی پیریا ئەناڵێنن چۆن ئەم شوێنانە ئەم کایە جیاجیانی کۆمەڵگەکەمان هەر لە زیندان و نەخۆشخانە و خەڵوەتگەی پیری و باخچەی چاوایان ئەوێش بکەینە گوڵستانی شەوی لەیلەتول قەدر بۆ قسەی سەرەتا دەڵێم خۆی پروردگار بۆ خاتی ناو پیرۆزەکانی خۆی گیرای مسلمانان بگێڕێتەوە ناو ماڵ و منداڵ خۆی پروردگار پیر و پەکەوتەکانمان سەلامەت بکات خۆی پروردگار کوڕ و ئەولادەکانیان بە شێوازێک بۆ فراهم بێنە کە خزمەتیان بکەن لە ماڵ و لە نێو حاڵی خۆیاندا نەک بیان بن بۆ خەڵوەتگەی پیری دومینیشی بۆ وەڵامی ئەم قسەیە ئایا مسلمانانە کە ناتوانن بچنە مزگەوت لەگەڵ مسلمانانە بەشداری ئەم شەعیرە گەورەیە بکەن ئەم دروشمە گەورەیە بکەن ئەم عیبادە گەورە بکەن بێگومان ولا يظلم ربك أحدا فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره پاشان ئەبەستێتەوانێ بە نیەتی ئەم ئینسانەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکدا دەفەرمێت هەر کەسێ نەخۆش کەوت یاوەکو سەفەری کرد خۆی پروردگار ئەجری ئەو عیبادەت و خواپەرستییانی بۆ دەنووسێ کە لە کاتی لە ساغیە ئەنجامی داوە جا ئەمان ئەگەر هاتوو لە کاتی لە ساغیدا بە جواترین شێوە خۆی پروردگاریان پەرستی بێت و ئامشەوی مزگەوتەکانیان کرد بێت و لەگەڵ مسلمانانە بەشداری ئەم مەراسیمە گەورەیان کردبێ ئەمڕۆ بەهۆی گرفتێکی دنیاییەوە گرفتێکی ئانی یاوەکو گرفتێکی تۆجێ درێژخایەن بێگومان خۆی پروردگار ئەجر و پاداشتی کاتی پێشویان بۆ دەنووسێ هەروەکو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە سەفەرێکدا کاتێکە لەگەڵ هاوڵەکانە دەڕۆشتن فەرمی ئەمڕۆ کۆمەڵە خەڵکێک کۆمەڵە پیاوێک لە مەدینە بەجێ ماون بەڵام شەڕەکوکم فی الئەجر لە ئەجر و پاداشتکە بەشدارن تیادا ئەو کەما قال لەبەرچی چونکە حەبەسەتهم العذر فەرمی عذریان هەیە نەیانتوانیوە بێن وئیلا پیان خۆش بوو کە بەستاری ئەمە ڕاستیمە بکەن بۆی ئەوانیش لە کونجی زیندانەکانە بەردەوام لە قورئان خوێندن لە نوێشکردن دەتوان چەند کەسێک ئیمامەتیان بۆ بکە و هەروەها بپاڕێنەوانێ عەساوە لەعەلە خۆی پروردگار دەرویان لێ کاتەوانێ و لە کونجی زیندانەکانە بێنە دەرەوانێ و ئاشنا بنەوانێ بە ماڵ و منداڵی خۆیان مامۆستا جۆرێک لە عادەتی باو هەیە لە مزگەوتەکاندا کۆمەڵە خەڵک کە کەم دەچن بۆ مزگەوت یان ئەهلی مزگەوت نین یان پەیوەست نیت بە مزگەوتەوە بە بەردەوام یعنی لە تەواوی ڕۆژ و شەوەکانی ساڵدا لە دەشەوەکانی کۆتایی بە تایبەت لە تاکەکان عادەتیان کردووە کە دێن بۆ مزگەوت سوپاس بۆ خوا کە دێن خۆشتێکی باشە بەشکە ئەو شەوە شەوی قەدر بێ و بەر ئەوانیش پێوە خێر و پاداشتە گەورە بەڵام نەریتەکە ئەوەیە کۆمەڵ بەیەکەوە لە سوچێکی مزگەوتەکە لە لایەکی مزگەوتەکەدا دەنیشن قسە دەکەن و قسەی دنیایی دەکەن و ینی شەوی قەدرەوەی کە تۆ بچی قسەی دنیایی بکەی یان قسەی خۆش و پێکەنین و ئەوانە بکەی
بەڵا بۆیە پێدەوتێ شەوی قەدر شەوی ڕێز بۆ ئەوەی کەوا باشترین و چاکترین عیبادەتی تێدا ئەنجام بدرێ ئەمە شەوێکنی هەروە بە ئاسانی خوای پەروەردگار ببەخشێ بە ئینسان ئەبێ ئینسان ئەو پەڕی جوهد و ماندووبوون و خۆی یەکلایی کاتەوانی و بە هیچ شێوەیە خۆی سەرقاڵ نەکات بە منداڵ و بە شتێکی ترەوە بەڵکو سەرقاڵبوونی سەرەکی بریتی بێ لە عیبادەت و خواپەرستی بەڵام مانع نییە ئەگەر بۆ پێداویستێکی تایبەتی خۆی بۆ چەند ساتێک دوورکەوێتەوانێ بەڵام باشیشت ئەوەیە ئینسان سەرقاڵ بێ بە نوێژ بە قورئان خوێندن بە ذیکر و بە یادی خوا نەوەکو سەرقاڵبوونی بە منداڵ و بەشتی تر. زۆر باشە، زۆر سپاس بۆ برای بەڕێزمان مامۆستا عەبدوڵڵا ڕەشیبان خواست کە لە ستۆدیۆ ئەمڕۆمان دوومان کردی. زۆر سپاس دەکەم ئەچمەوە لای برای بەڕێزمان کاک بەختیار عەبدوڵڵا. زۆر سپاس مامۆستاجیان، سپاس کاک ڕیاض گیان. بەڵێ بەڕێزان و خۆشەویستان، بەشی یەکەمی بەرنامەکەمان بەرنامەی گوڵزاری ڕەمەزان کۆتایی هات، ناوبڕێکمان هەیە، پشوویەک دەدەین، دواتر دێنەوە لای ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی گوڵزاری ڕەمەزان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم، شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم، ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. خرمەی دێ واردن بێت و خرمەی بێت. ئۆ خەیارە نا خرمەی دێ کەواتە گێدەرە گێدەر خرمەی دێ نانی تێریە میزەڵانە لوسی ئاشکرای کاودێ تربێ دەرکێنە خرمەی دێ لوسی بخۆشان هەڵتەکێنە خرمەی خۆشە و تەمی خۆشە و بۆنی خۆش جبسی لوسیم زۆر کڕیوە بەشی تۆ خرمەی دێ خرمەیە جبسی لوسی. کۆمپانیای سەمە سومر. کۆمپانیای سەمە سومر بۆ بەرهەمی شیرەمەنی ئەوروپی. کۆمپانیای سەمە سومر تاکە بریکاری باوەڕپێکراوی شیرەمەنی ئەوروپیە لە سلێمانی بۆ سەرجەم مارکەکانی ڕۆنا و IBC بە تام و تەندروست. یەکجار تاقی بکەرەوە بۆ هەمیشە بێتە هاوڕێی خوانەکانتان. ناونیشان سلێمانی تەنیژ مزگەوتی گەورە. کۆمپانیای سەمە سومر. خەڵقی تامێکی جیاواز بنۆشە. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز، ئەستوورەکەی 8 ملم و 10 ملم، حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بەنزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 0770 955 7650 0770 955 7660. کۆمپانیای بەیزا. لە پێنە و بەرەنگەربوونەوەی قەیرانی دارایی، بەیزا بە هەمان شێوەی ساڵانی پێشوو بەردەوام دەبێت لە فرۆشتنی کاڵەکانی باقیستی 8 دەمان. تاقمی ژووری میوانی مۆدێرن و کلاسیک بە باشترین کوالیتی. ژووری نووسنی دوونەفەری. سێتی نان خواردن. ژووری نووسنی گەنجان. هەموو پێداویستەکانی مۆبیلیاتی ئۆفیس و هەروەها دروستکردنی کەوانتەر بە نوێترین دیزاینی تورکی و جیهانی. دانانی پارکێت و دروستکردنی جەرگا و پەنجەرەی PVC. بەیزا مامی هاوڵاتیان. پاکەرەوەی ڤەتەن.
پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ کەفێکی زۆر و بۆنێکی خۆش خاوێنکردنەوەیکی تەندروست تایبەتمەندی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێن قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لە کەو هەمیشە پاک بێت فاسی ڤەتەن بەکاربهێنە پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن دووبارە دەیکردنەوە نرخی گونجاو باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە سیرکەن ئۆ بەدڵی نەبوو ئەم خاتوونە ویستی خواردنێکی خۆش دروست بکات بەڵام هاوسەرەکەی دیسان ڕازی نەبوو هەوڵیە زیاتر فێر بێ و شتی تر تاقی بکاتەوە بەڵام دڵنیا بوو ئەم جارە خواردنەکەی خۆش دەرەچێت ڕێگای زۆری تاقی کردەوە و سوودی نەبوو تا لە ڕیستۆرانتەکەی شێفکاوە نانیان خوارد و سەرسام بوون بە خواردنەکانی پرسیاریان لێ کرد سەرچاوی ئەم تام و چێژە چییە؟ ئەویش بانگی کردن بۆ چێشخانەکەی خۆی و بەرهەمەکانی ئەسپی ڕەشی پێناساندی ئەو زۆر گرنگی بە کوالیتی خواردنەکانی ئەدات و هەر بۆیە پێی وتن بەرهەمەکانی ئەسپی ڕەش بەکاردێنن تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت بەناوی خوای بەخشندەی میهرەبان جارێکی تر سڵاو لە بینەرانی و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام لە گوڵزاری ڕەمەزانەوە میوانی ئێوەی ئازیز و خۆشەویستین دڵنیام کە ئێوەش دڵتان کردوتەوە چاوەڕوانن کە بچینە بەشی دووهەمی بەرنامەکەمان بۆ ئەوی گوێتان لە ئاوازە جوانەکان بێ لە دەنگە خۆشەکان بێ لەو جوان خوێندنەوەی قورئانانە بێ کە لە ناوچە جیاوازەکانی کوردستان ئەوانەی کە وەکو پەپولە بە دەوری چرای قورئانەوەن خۆشەویستان و ئازیزانم زۆر بە خێرهاتنی ئەو ئازیز و خۆشەویستانم دەکەم دادوەرانی بەڕێز و خۆشەویست کاک دکتۆر مەحموود عەبدوڵڵا دادوەری یاساکانی وەستان و دەستپێکردن زۆر بەخێربەی بەڕێز کاک شێخ حسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی و دادوەری یاساکانی دەنگ و ئاواز زۆر بەخێربەی کاک شێخ حسێن بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل حەسەن دادوەری یاساکانی جوان خوێندنەوەی قورئان زۆر بەخێربێن و سوپاس بۆ ئامادەبوونتان یەکێک لەو بەڕێزانەی کە بەشدارە لەگەڵمان کاک سەرخێڵ تۆفیق حەمە محێدین لە عربەتی خۆشەویستەوە میوانمانە ئەمڕۆ ئەو ئازیز و خۆشەویستە کاک سەرخێڵ زۆر بەخێربێ و سوپاسی ئامادەبوون دەکەین خۆشحاڵین کە بەڕێستان دەرچوون بۆ قۆناغی دووەم هیوادارین کە بەڕێستان بتوانن ئەم قۆناغەش تێپەڕێنن بە سەرکەوتویی بەڕێستان ویستم ئەوە بپرسم شتێکت هەیە لە سەرەتاوە بێڵێ لە سەرەتای بەرنامەکەدا بتوێ ئاماژەی پێ بکەی قسەیەکتە بێ تەنها دەستخۆشین بۆتان بۆ کردنەوەی ئەم خولانە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە زۆر باشە کاک سەرخێڵ تۆ بەشداری خولی تر پێشبڕچەی تر ئەوانت کردووە؟ بەڵێ توانم نایان بڵێم لە تقریبا لە ساڵی 2012 بەشدارم لە خولی مەقامات الحەمدوللا توانیمە پلەی یەکەم بەدەست بێنم و دواتر بەشداریم کردو لە چەند فێستیڤالێکە توانیمە هەندێک پلە بەدەست بهێنم
لەبەر کەمی کاتوانە ناتوانم ناوی هەمی زۆر باشە سەرکەوتوبی ئێستا ناترسی کە باسی ئەوانە دەکەی لیژنەی دادوەران زیاتر لەسەرت تون بن لە خزمەتیانە سەرکەوتوبی زۆر سپاس کاک سەرخێڵگیان زۆر زۆر بەخێر بێ و ئێستا ئێمە ئامادەین کە بەڕێستان گوێ لە بەڕێستان بگرین لیژنەی بەڕێزیش دیارە ئامادە أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم يسبح لله ما في السماوات وما في الأرض له الملك وله الحمد وهو على كل شيء قدير هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن والله بما تعملون بصير خلق السماوات والأرض بالحق وصوركم فأحسن صوركم وإليه المصير يعلم ما في السماوات والأرض ويعلم ما تسرون وما تعلنون والله عليم بذات الصدور ألم يأتكم نبأ الذين كفروا من قبل فذاقوا وبال أمرهم ولهم عذاب أليم ذلك بأنه كانت تأتيهم رسلهم بالبينات
فقالوا أبشر يهدوننا فكفروا وتولوا واستغنى الله والله غني حميد زعم الذين كفروا أن لن يبعثوا قل بلى وربي لتبعثن ثم لتنبؤن بما عملتم وذلك على الله يسير فآمنوا بالله ورسوله والنور الذي أنزلنا والله بما تعملون خبير يوم يجمعكم ليوم الجمع ذلك يوم التغابن ومن يؤمن بالله ويعمل صالحا يكفر عنه سيئاته ويدخله جنات جنات تجري من تحتها الأنهار خالدين فيها أبدا ذلك الفوز العظيم والذين كفروا وكذبوا بآياتنا أولئك أصحاب النار خالدين فيها وبئس المصير
صدق الله العظيم. صدق الله العظيم. دەستخۆش کاک سەرخێڵ بەڕاستی منۆ خۆم چێژێکی زۆرم لە دەنگە خۆشەکەت و خوێندنەوەی قورئان لە لای بەڕێستانەوە کرد. سەربەرزبی ئێستاش دەچینە لای دادۆرانی ئازیز و خۆشەویستمان لە کاک دکتۆر مححمود عەبدوڵڵا دادوەری یاساکانی وەستان و دەستپێکردنەوە دەست پێ دەکەین کاک دکتۆر فەرموو. دەستخۆش بەلای خۆی بەخشندەی مێرەبان دەستخۆشیمان هەیە بۆ برای بەڕێزمان کاک سەرخێڵ خۆی گەورە موفقت کاک سەرخێڵ و سەربەرزبی و ئینشاءڵڵا بتکا بەیەکێک لەو قورئان خوێنانەی کە کار بە قورئانەکانەکەن و ڕەنگ بداتەوە لە کردەوەکانتە ئینشاءڵڵا. ئەو ئاەتانەی سەرەتای سوورەتی تەغابون هەندێکیان درێژ نین لەبەرەوە هاوکاری جەنابەت بوون لەوەی کە لە وەستان و دەستپێکردنە ئیشکالێتت بۆ زۆر بۆ دروست نەبێ. سێ حاڵەت هەبوو حەزەکەم ئاماژەی پێ بکەم. یەکەمیان لە ئاەتی 6دا ذلك بأنه كانت تأتيهم رسلهم بالبينات فقالوا توزاني يعني معناه آياتك الآن فقالوا تبقي يعني شيء برو عادة وباشترى ناڵین وەقفی وەگوتمان تۆ وەستانی ناچاری لە هەموو شوێنێکا دروستە بۆ قورئان خوێن بەڵام لە مسابقات ئەبێ مراعاتی شتانە بکرێت. باشتر وایە مەقولەکە بڵێ واتە چیان وتووە فقالوا أبشر يهدوننا دڵنیام لەوانەیە هەناسە ڕێگەت پێ نەدا بەڵام ئێماڵین وەستانی ناچاری دەرەجەی زۆر لێ ناڕۆ ئەگەر ئاەتەکە درێژ بێ بەڵام باش وایە شوێنێکی مناسبتر هەڵبژێری بۆ وەستانەکە یعنی خۆت ڕابێنی باشترە. دەست خۆش بێ و حاڵەتێکە حاڵەتی دووهەم لە والله بما تعملون خبير يوم يجمعكم جەم ینی لێکتدا کۆتای ئاەت ئەسڵایەتیای بوەستی لە ڕووی ماناوە ئەم دوو عیبارەتە والله ئەعلەم پەیوەندیان بێکەوە نییە بەڵام کۆتای ئاەتیش سونەتی پێغەمبەری خوا سەڵاسەم عادەتی وا بۆ لە کۆتای ئاەتەکان وەستاوە ناڵین هەڵێ ئەمە هەڵە نییە بەڵام ڕەنگە جەنابەت لەبەر ئاوازەکە یا هەر شتێک بێ لێرەدا وەستانت نەکردووە. حاڵەتی سێهەم ويدخله جنات بهمان شێوە لە ئاەتی 9دا جەنات ینی باشت کۆمەڵە باخانێک ئەوەی کە لە دوای هاتووە پێوترێ صیفە لەما فەرمون وەقف نییە لە بینی صیفە و مەوسوفەکە واتە نابێت لەسەر صیفە لەسەر مەوسوف وەستی بەبێ صیفەکەی بەڵام دیارە وەگوتمان ئەم وەستانە هەمووی وەستانی ناچارین نەک ئاەتەکە زۆر کورد بێ و جەنابێت لەو شوێنە وەستابی لەبەرەوە مراعاتی ئەوە کرێ بە ڕۆژووی و هەناسەت معلوم ئەوەندە پێ نییە ئێستا بە زمانی بە ڕۆژۆ و تینوتە و برسیتە بەهەرحاڵ بەڵام ئەبێت ینی جیاوازیەک بکرێ ینی لەمانەوە وفي ذلك فليتنافس المتنافسون بەتەکید یەکێک بتوانێت و ئاەتە هەمووی بەیەکەوە بخوێن و نەفەسی باشتر بێت لە تۆ ئەبێ باشتر بێت کە بەیەک نەفەس نەخوێنێتەوە. خی گەورە موفقی کاو سەربەرزبی من دەستخۆشیت لێ یەکەم لە هەموو دەچینە لای بەڕێز کاک شێخ حسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی دادوەری یاساکانی دەنگ و ئاواز. کاک شێخ حسێن سەرەتا دەستخۆشی هەیە بۆ برای عزیزمان کاکە سەرخێڵ داواکارین لە خوای پەروەردگار ئینشاءڵڵا خوا موفقی کا و زیاتر بەرچاوڕوونی کا بۆ ئەوەی بتوانێت قورئان بە باشترین شێوە بخوێنێتەوە. برای عزیزمان کاکە سەرخێڵ الحەمدولillah تیلاوەیەکی جوانی ئەدا کرد هەرچەند من چاوەڕوان شتی باشتر ئەدا بکەم بەڵام دیار بوو دەنگی مساعید نەبوو لە ڕووی مەساحەی سەوتیەوە هەستم کرد ئیضطرابێک لە سەوتیا هەیە ئەوش بەهۆی بەڕۆژووبوونەوەکە و مانووبوونەکەیەتی خی گەورە مانووبوونی شێرۆک و عیبادەت بۆ حسێ بکە. طبعا لە ذلك يوم التغابن هو تقريبا اضطرابێکی سەوتی هەبوو کە وەستا لەسەری فذاقوا وبال کاتێ بەرزەوە بوو ئەوژ اضطرابێکی سەوتی ینی ناڵێم نەشازە بەڵام وەک چۆن برەی خەریکە خروجە سەوتیەک ڕووبە بەڵام شتێکی جوانی کرد خلق السماوات والأرض بالحق وصوركم فأحسن صوركم لباش جوان خوێندێەوە وەکو جانبی سەوتی قرار و جوابی عالی خوێند جوابی نەخوێند وەکو نەغەم و تەرەنم بەیاتی خوێند بەیاتێکی جوان و تەکمیلەی کرد بەیات کەوتمان تەکمیلی کردو ینی هەندێک لە فەرعەکانی خوێنێ بەیاتی شووری حرەکەیەکی بەیاتی نەوای تیابوو دوایی چووە ڕستەکەیشی جوان ئەدا کرد و چووە نەهاوەند لە نەهاوەندا هەستم کرد حرەکەیەکی ڕستی تایە لەوێشە سێگای خوێند سەبای خوێند دوایی
عجمي خوێن وابزانم لێ والله بما تعملون خبير لێوێ کردیەوە بە عەجەم دوای چۆ حیجاز دوای کورد لە نزیک لە ئەثەر کورد ذلك الفوز العظيم لە کووردا بوو دوای چۆ بەیات و بەیاتێکی جوانی خوێند و بەڕاستی تیلاوەکەی زۆر جوان بوو ئیبداعاتی تیا بوو خوای گەورە موفقی تا ئینشاءالله بەکارهێنانی ئەو هەموو مەقام جۆرە لە مەقامات ئەو بۆ خۆی ینی پێ دوایە خاڵێکی ئیجابیە خاڵێکی ئیجابیە بەس بە شەرتێ لە کاتێکە بێ بە بڵین نمری لەسەر وەرناگرێ یەکی ڕبع دێڕێکی لەسەر بخوێنە بۆ نمونە يسبح لله ما في السماوات والأرض بێ من بمقامه بمەوە تەکمیلە نابێ جاری وایە بە دوو دێڕیوە ئینجات ئەو مەقامە تەکمیلە بێت چونکە یاساکە ئەڵێ چی ئەڵێ يجب أن يقرأ كل مقام بأربع حركات وثلاث طبقات صوتية أو بثلاث سلم صوتية سلالم صوتية يعني بس أستي جوازي دن الطبقة المنخفضة والطبقة المتوسطة والطبقة العالية أما إخوانات إن جادر أكوي أم شخصة تواناي هي لو كاري خويا ككريتي لو بجانبي مقامك آية جوان أداي كريانا الحمد لله متفوق بخواي جورا زۆر سپاس دەست خۆش بێ کاک شەحسێن دەچینە لای بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل حەسەن دادوەری یاساکانی جوان خوێندنەوەی قورئان بەڕێزیان بابزانین چی دەفەرمون. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. دەستەکانە خۆش کاکە سەرخێڵ قورئان خوێندنەکەی جەنابەت بەدەرنیە لە کۆمەڵە تێبینی ئەمرایی خۆت ئینشاءالله بۆ دەوڵەمەندکردن و جوانکردنی قیراءەکەی جەنابتە بەدڵنیاییەوە بینەرانی بەڕێزیش بە ئیزنی خۆی ئیسفادەی لێکن چونکە هەموو کەسێک کە قورئانە خوێنێت ڕێن بێ کۆمەڵی هەڵە بکات خۆی دەرکی پێ نەکات بەڵام ئەگەر کەسێک هەبێت بۆی ڕاستکاتەوە یاخود ئەگەر خۆی متەمەکین بێ دوایی بتوانێت سەوتی خۆی تەسجیل کا گوێ لێ بێتەوە بە دڵنیاییەوە من ئەمەم بۆ خۆم کردووە دواتر هەستم کردووە لە چەند شوێنێکا زوعفم هەیە کە ئەخوێنم بەڵام تۆ لەو کاتەیە کە ئەخوێنی خۆت ڕێن بێ دەرک بە شتەکان نەکەی بەنسبەت کاکە سەرخێڵەوە ئاگاداری ئەم چەند خاڵە بێت یەکەم بدايات کە دەست پێ کرد ئێمە هەموو جاڵی میمونونەکان با واضح بێ بەڵام ئەمە مانای ئەوە نییە درێژە بەغونەکەی بدەین بە نمونە ئەگە بڵێ بسم الله الرحمن الرحيم نا رحيم هەر ئەوەندە نەک رحيم ئەو سەوتە ئیصطناعیە ئەو درێژکردنەوەی غونەی باتیانە بێ باش عیزەکەم ئەمە یەکەم دووەم بعموم لا أحكام بتايبتي الأحكام نون وساكن وتنوين أقداري تشانشتي بيشك لو أنا تفخيمي غنى لكاتك إخفاء كل لا كل دواية يشك لو بينش حرفي حرف مستعلية مخفى أو كحالة إخفاء بزكن الدواية أنا وديت بيجي لخين لخاء ولا غين بينجكي تريتيايا صاد وضاد قاف أبانا أقدر بنمونك إخواني وهو على كل شيء شيء غنك تفخيمك زائدا هندي جار إدغامك أكرت بلام غنيت يعني أبو بنمونا أقدر أما جاب شوين يبكين يوم يجمعكم ليوم الجمع ذلك يوم التغابن ومن يؤمن مغنيت يانية راس أمينيته ولا سري ومن شون ومن لو كاتاك أمينيته ولا سريا أكات ولا برشي أمينيته خوي جمدك ماني ليا لبرغنك أمينيته نونك خوي دغم بي ليا أكيا جسمي نونك بي بيا بلام صفتك ماوتوا ولو كاتيك أمينيته ولو بينيا بوي بيشوتي دغامي ناخذواته بتاوتي تيغوتيج نابي صفتي نونك كغنك يا صفة لازمكيتي أمينيته بوي بيس لو كاتيك أمينيته وغنك بردوان بيت يما لبرغنك أمينينه نقبلي ومي تنها امتداد صوتي يا أكبت لبيتي عينا كساكن بو تفخيم مكة أولا شوينك بنمونا زور مان هي اگر اي چگلو شونه اسا بلين ينم بيكر دبيت والله بما تعملون بنرمي تعملون نك تعملون اقدر با عين كساكن بو ما يرى صفتي تفخيم ورقري وصفتي تفخيم تايبتي حرف عين نية
لە پیتی ڕائە کە ئەکەوێتە کۆتاییەوە ئێستا ئەخیر ئاەت کە خوێندت وەبئس المەصیر ڕائەکە حرفێکی مەجهور بوو تەواوە بەڵام لەوانەی ترا بە نمونە والله بما تعملون بصير هەستەکەی لە ئاخرە صفەتی هەم زۆرە بێ ها بەصیر هەستی پێکەی ئەبێ بڵێ چۆن بخوێنیتەوەی کامێ ڕاستەکەی والله بما تعملون بصير بصير ئەر نەک ئەر ئاگاداری ئەو صفەتە هەمسەبەر لە پیتی ڕائە نەبێت کە ئەوسی لەسەری وأقدار بعمومش أقدار صفة تفخيم بيت الآية بيتي راء خوي هندجار صفة تفخيمي هي مقصد مفخمة خوينا توبا نمونا أقر أما جبيكي لو شونا نبكين بيتي راء كتيا بنموناه ويعلم ما تسرون نك تسرون زورجا قال كما كي خوينن سيركي صفتي تكريركي زياءكن ياخذ بكردكي خوان بيلان ر كافي نيه ر تسرون تسروا او ابي صوتي تابك صوتي تفخيمه وزائدا لحروف حروف استعلاء لحرف كانت المتيكي لو انا الصاده اقدر بالصاده كان باب قوه به الصاده كان أولئك أصحاب النار هم صفتي صفيركي هم تفخيمكي هم زمني نطقكشي كبيبيسي بزمنك كحرفك ريخ وزمني نطق حروف ريخ زمني دريشترا ببراود بحروف بينية وشديد أقداري ضم الشفتين بمقصد لكاتي واو لكاتي ضمها محاولة كلي ودكوكي توا يعني أقل لو كونكي توا بالتأكيد يعني شون درجة لشوينة كابرين أقر أماجي بيبكين فقالوا لا ليو تختة ايش يمكن باشا كل شيء توضم من شفتين فقالوا أبشروي ها دي خدت دي لكاتي واو كان لكاتي ضم كان انضمام شفتينك بوي واو كدواوكي صافي جوان به بوضع مجبه هماشيو او من باس كرت باش ايش يكتر كامينه توا التي بني كان اقداري تشيبا كلمي سيئاته بياني شدية أكبك حرفي لياتي مشددة شون أي خوينة وبمشي وازا يكفر عنه سيئها كأدري أكجيب يلي انخفاضي شبكة فكي سفليبك داي بزينا بوي كسركي جوهان به شون كلو كاتها الزور جاك خلق القرآن أخيرا ليش يلي سيئاتي سيكي صوتي يا أكتشيكا دريجة كاتوا بلام لكاتك لاي هيش حرفي مدي وجودي نية يا ايكي مشددة شون بينات سيئاته بيش او يا اكجيبلي شوي الجودا بزينه بوي كسركي نفوتي كاكسر خيلي خوشويز شيت الماوع بخينا خدمة جنابيان بعم يعني الحمد لله باش بوم تبينيانش كعزي جناب كنت تبيني وردن ان شاء الله قصركم بقناقي داتو ابي ام تبينيانا دوباره نبنەوە بەڕاستی ئێمە کاک بەختیار کاتێکم تێبینیانە باس ئەەکەین بەڵێ بۆ ئەوەیە ئەو بەڕێزانی کە سەرەکەون بۆ قۆناغی داهاتووتر سەبە نمونە لە هەڵەکانی کاکسەر خێڵەوە ئەوی تر فێر بێت لە هەڵەیەکی ترەوە ئەوی تر فێر بێت یعنی تەمرینی لەسەرکەن ئایا فعلەن ئەم هەڵانی کە لەما هەیە لە منیشا هەیە فعلەن ئەگەر هەبێ بێت چاکی بکەم وی ئەم بەرنامەیە لەگەڵەوە کە مسابقە و پێشبڕکێشە لەگەڵەوە بەرنامەیەکی تعلیمی جوایە بۆ هیوادارم تێبینیەکان بە هەلوەر بگرن و زۆر سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل حەسەن بەڵە بەڕێزان سپاس بۆ بەشداربووی یەکەمیشمان کاک سەرخێڵ زۆر سپاسی ئامادەبوون و بەشداربوونت دەکەین بەڕێزان ناوبڕێک وەردەگرین و دواتر بەردەوام دەبین بسم الله الرحمن الرحيم وأيوب إذ
وأنت أرحم الراحمين الله ينور عليك. فاستجبنا له فكشفنا ما به من ضر وآتيناه أهله ومثلهم معهم رحمة من عندنا وذكرى للعابدين وإسماعيل وإدريس وذا الكفل كل من الصابرين وأدخلناهم في رحمتنا إنهم من الصالحين جارێکی تر سڵاو لە ئێوەی خۆشەویست و بەڕێز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەشی دووەمی بەرنامەکەمان کە پێشبڕچی نیشتیمانیە بۆ دەنگخۆشی و جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز دەچینە لای بەشداربووی دووهەممان میوانی ئازیز و خۆشەویست کاک ئیبراهیم معسووم عەلی کە تەشریفیان لە شاری هەولێرەوە هێناوە. کاک ئیبراهیم زۆر بەخێربێ و سوپاسی ئامادەبوونت دەکەین. کاک ئیبراهیم ئەمڕۆ لە هەولێرەوە هاتووی؟ زۆر بەخێربێ زۆر بەخێربێ. بەڕێستان ئەمە پرسیارێکە پێم خۆشە لە هەموو بەڕێزەکانی بکەم. بەشداری چۆن بۆیە تر چۆن گەیشتووە ئەم قۆناغە تەبان پیرۆزبایی لێ دەکەین کە گەیشتووە قۆناغی دووەم بەڵام بەشداریت کردووە لە خول لە ژێردەستی مامۆستای پسپۆڕە ڕاهێنانت کردووە؟ 2 ساڵە هاتممە ناو قێڕایی مسری بەشداری چەندین پێشبشتێن کردی الحەمدولله انشاءالله سەرکەوتوو بیت. پلەکانە دە و پلانی هێناوتن؟ الحەمدولله زۆر باش بێ الحەمدولله سەربەرز بی. ئێستا ئێمە ئامادەین کە گوێ لە بەڕێزت بگرین ئەو بەشەی کە لە قورئانی پیرۆز دیاریت کردووە. فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الله نور السماوات والأرض
مثل نوره كمشكاة فيها مصباح المصباح في زجاجة الزجاجة كأنها كوكب دري يوقد من شجرة مباركة زيتونة لا شرقية ولا غربية يكاد زيتها يضيء ولو لم تمسسه نار نور على نور يهدي الله لنوره من يشاء ويضرب الله الأمثال للناس والله بكل شيء عليم في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار ليجزيهم الله أحسن ما عملوا ويزيدهم من فضله والله يرزق من يشاء بغير حساب
والذين كفروا أعمالهم كسراب بقيعة يحسبه الظمآن ماء حتى والله سريع الحساب أو كظلمات في بحر لجي يغشاه موج سحاب ظلمات بعضها فوق بعض إذا أخرج يده لم يكد يراها ومن لم يجعل الله له نورا فما له من نور صدق الله العظيم. صدق الله العظيم. دەستخۆش کاک ئیبراهیم معسووم علی، جەزاک الله خێرن ئینشاء الله. ئێستاش دەچینە لای دادوەرانی خۆشەویست و بەڕێز کاک دکتۆر محەممەد عەبدوڵڵا، دادوەری یاساکانی وەستان و دەستپێکردن. فەرموو بەڕێستان. دەست خۆش بە کاک ئیبراهیم، موفق بیاخوا. بەس نازم یا شەرم دەکرد یا ماندوو بووی دەنگت زۆر بەرز نەکردەوە، نازانم سڵتت لەوانەیە ڕۆژوەکەش بێت. خوا موفقی کایەخوا. چوار تێبینیم لەسەر جنابەت هەیە لە ئاەت یەکەمیانە لەسەر زەیتونە وەستای ئاەتەکە درێژە، وەستانەکەی مناسیبە لەبەرەوەی ئاەتەکە درێژە وتمان دەستی پێکرد و دەستپێکردنەوەکەش هەر ینی مناسیب و گونجاو بوو. بەس لە ئاەتی 37دا لەسەر وە ئیتائی الزەکا وەستایت، والله ئەعلەم ئەو وەقفە مناسیب نییە و دەستپێکردنەوەکەشی ناچاری، ینی ئاەتەکە خۆ ناچیتەوە بیدایەتی ئاەتەکە بەشێکت خوێندەوە لەگەڵ دەستپێکردنەکەی باشتر بوو، بەڵام وەستانەکەت گونجاو نەبوو. حاڵەتی سێهەم یەحسەبه الظەمئان ماء، باشتر وایە کە وەستایت لێکی بدەیتەوە نەگڵاسەوە خۆ بە دوایە دەست پێ بکەیتەوە، چونکە شوێنی وەستان نییە. خوای گەورە موفق و سەربەرزت بکەم و ئینشاءڵڵا بەردەوام. فەرموو کاک شێخ حوسێن بەڕێستان. خۆشیمان بۆ کاک ئیبراهیم معسووم، خوای گەورە موفقی کا لە شاری هەولێری خۆشەویست تەشریفی هێناوە. طبعا هەرچەند ئاەتەکانی دوور و درێژ بوون، بەس ماشەڵڵا نەفەسی باشە، نەفەسی تا ڕادێک باش بوو، بەڵام مەساحەی سەوتی زەعیفە. مەساحەی سەوتی من لە تەلەفۆنەکەەوە جاری پێشوو گوێم لێگر سەوتی باشتر بوو. نازم ئێستا ماندووە و دیارە کاریگەری مانگی ڕەمەزان و دیارە ئەوە تەسیراتی لەسەر هەیە، چونکە لە بەردەمی لیژنەش بۆ خۆی تۆزێک ئەوەی هەیە. بەڵێ حتمەن وایە. بەیاتیش زۆر مایەوە لە بەیاتە نەبوو، وەلەو ئەو بەیات و بەیاتی وەسەطی خوێن، بەڵام ماشەڵڵا ئاەتەکە دوو درێژە لە نور على نور بەیاتی قوفڵ کرد. ئەبوایە زووتر قوفری بکردایە، مەسەن لەو لەم تەمسەس هونار باشتر بوو لەوەی نور على نور قفری بکردایە. والحاصل لا والله بكل شيء عليم، نشاز في الصوت والنغم.
يعني هم لنغمك نشازي كرد وهم لصوتكش. في بيوت أذن الله أن ترفع لبا نشازي صوتي بو فقط، يسبحون نشازي صوتي بو، والآصال نشازي صوتي بو، حتى إذا جاءه لم يجدوا لبا نشاز بو، ووجد الله عنده فوفاه حسابه أيضا نشازي صوتي ونغمي هردوكي كد. لروي صوته فقط قرار جوابي خندو نشوت جوابي عاليش. بياتي توسط رست سيغان نهاوند توزق لكرد وقراي وبيات توزق يعني بين بيات والرست والسيغا ونهاوند اما تشوار مقام لكردك ان جاك ابيتو بينج مقام والحاصل خويا بينج مقام ادابك برام اگر بهاتا مثلا بيات رست وسيغا لقلنا هاوندك مثلا كردك ينخوندها كرد لبيات ونزيكا بهاتا حجازي بخوندها صباي بخوندها خوشتر ابو چونك آيات كان باسي بباورانك كباسي بباوراني كرد او كاتتو ابو مقام بخواني كحزني تيايا يعني كشديت يا ابو سر اهلي بباور ايش بمقامي الصباء اخر خوشتر يعني خوي قولنا موفقك ان شاء الله. زياتر هول بدا بوي هم للروي الصوت وهم للروي مقامات شوي ان شاء الله زياتر. جزاك الله كاك شيخ حسين دسين لاي برز كاك دكتور اسماعيل حسن دادوري ساكني جوان خوينوي قراني بيرس. بسم الله الرحمن الرحيم. دس خوش بكاك ابراهيم خواب خير بي نسبة جناب توكو ما وصاني جامع جام بيدا صوت ضعيفة وجه جناب تخص صوت دوابي بلام أو صوت ضعيفية نابي واد لي بكاد مقصى لحكم مكانش ضعيف بي صبنا منا لبدايات تاو كنا وراسي كانش بعام هندي شوني تيابو نمتواني بلهم هليه بلام لهمان كاتيشا أداء أكد أدائك بقودنا بالأحكام صبنا منا سيرك شوني قتي بلي هليه وهلجنية أما تشي أجاني أو أجاني يعني حكمك بيسي بوه باشتر وشاكتر أدائي بكي بعموم أقداري أو خالبة محاولة بك أو صوت ضعيف تأثير نكاتس الأحكام بعموم لصفة تفخيمها بأقداري خود بتوز ضعيف براسي صفة تفخيم ووصاي بخنو حروف استعلاء شيء مص صفة تفخيم شيء لنونا لراء لألفاء أقداري أوبا صفة قلقلبة تايبتي لكوتا كانوا هندي جاء توين بين هرنت أكد بنمونا جاري واهبوا ولين قلقلك اسبانمنا والله يرزق من يشاء بغير حساب جملة نقول باكش لبرو اقداري قلقلك ورا حساب بوشي عزب بقود لسري بوسا بيتي با حرفك شديدة حرفك بقوة مجهورة والصفة قلقلي هيك قلقلكش كبراك وسيلة سري اقداري زماني غنى كان والزماني مدود بتايبتي لنا والراستي اما قطعوا بلو خوار هستم كرت شون الله يلي فتورك صار بنو قدرت لا غنى كان لا ادغام واخفاء كان وكو بيوزنا ما يتو غندنا اداي فلكردن لهندي مقطع عواد لي كان مقص حرفك مشدد ماني حقي خوي بينادي كاتك لنا حرف مشدده يعني دو حرف براسي لبروا ابي اقداري او بيت بنمونا هيك لو شونا انا اماجي بيبدين أعمالهم كسراب بقيعة يحسبه الظمآن الظمآن سيريكا الظمآن أبي بأندازي كويدو حرف بيتي ضاء مشددة كات إنكيت ميت ولا سري وزائد حرف ساكن مقصد حرف صاد مان هي أقداري با كساكن أبي حقي خوي بيبدي بعم حروف ريخ وكان مقصد شينا صاد حاء أمانك أميت ولا سري ساكن نبي أقداري زمين وقكان بي وزوجة أو خاوي بقوتي لصوته وأكاد مقصده مقطعك بليتيا كيت ياخذ مقطعي بخاوي بخويني ياخذ حرف كسيري كيكو خوي درناك لبرو أقداري أوبا زائدا أقداري يمشن شوينش با يكم ويضرب الله الأمثال للناس الآتي سي بينجا بيتي ضادكت بوني قلقلي هات برز بيتولكاتي يعني دعو نطقك كزمان لقل أضراسة ليك درخستو لكاتي يعني يشتا تنشي بغراءك ويضرب الله البوشوازة نابم والله بكل شيء عليم أو مما بامين بيت بوني نوني لينيت
ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة صادكت بوني زايلها باشا ولا قراءة كتراها معنا مقصالي قراءة ترمان هي رواية ترمان هي الله صادك بوني زايليت باشا الصاد المشمم بالزاي أقدر باللي نابت وابت وإقام الصلاة صادك صافي به كلمة لك حرف زاي باش حتى إذا جاءه لم يجده شيئا أو همزة شيئا لهمزة تسهيل بارون ذات أو كظلمات في بحر اللجي أقداري أو ياء مشددة با وكو يائك مشدد نطقي بيبكا وزائدا مراسي ووجد الله عنده أو يدواي أو تشينو سرا وكاقهن ووجد الله أو مقطع بوفخينتو بس صوت وناري اعتيادي ووجد الله آياتي سيونو ووجد الله عنده إيه عنده فوفاه وتفوقاه هنا زاني من قاف بقاف كنتو كيصير خليل بغي فوقاه البقى قدار هرجنا من بويا سبيم دوباره كنتو يعني لقافة شو زيادة هرجنا ليش تو نزيب ويوش ملي قلت لي بلام زور سبحان الله هر واضحنا بقول دواي جوي ليقينه چونك اما مقطعك هي لا يخمان لبروا اما هس مزيات بو شيء يقرين مو زيات بو انا يقرين مو مقصد جناب ديان برز كتر كنيزاني موضوعك شيء هركاتي الصوت ضعيف بقوتي نبو مقصد حرف كانش حق اخوان ورناقل متايبتي وحرفاني كمخرجان ليكون زيكا لبروا ان شاء الله قدر يبتي بني انبا وبهند وريان بقدا خوي يورس البرز فراز كبر عزيز بس خوش كاك دكتور اسماعيل اگر قسەیەکت بابێ کاک ئیبراهیم گشتی ڕاستی من دەست خۆش لە لێژنە بەڕێزە دەکەم خوا خەریەوەش بنووسێ جزاک الله فیک سەربەرز بی بەس منیش هەستم کرد لە کۆتایی قورئان خوێنەکەت هەندێک لە نازانم ینی شەرمکردن بوو چی بوو ناڵام ماندوو بوونەوە ئەمساجان تاکید سەربەرز بی ماشەڵڵا وەختی بەرنامەکە زۆر بەرەو ئێوارەیە بەڵێ سەربەرز بی زۆر سپاس دەکەیت بەڵێ زۆر سپاس بۆ تۆ کاک شێخ حسێن ئەگەر دەگونجێت و پێمان خۆشە جومان لە دەنگی بەڕێزیشت بێ لەم کۆتایی ئەگەر دەتوانی ئینشاءالله ئینشاءالله چەند ئاەتێکی کورت بەڵێ فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها إذا زلزلت الأرض زلزالها وأخرجت الأرض أثقالها وقال الإنسان ما لها يومئذ تحدث أخبارها بأن ربك أوحى لها صدق الله العظيم. دەستخۆش کاک شێخ حسێن بەڵە بەڕێزان و خۆشەویستان بەم شێوەیە گەشتینە کۆتایی بەشی دوهەمی بەرنامەکەمان و کۆتایی بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. زۆر سوپاس بۆ دادوەرانی بەڕێز کاک
دکتۆر مححمود عەبدوڵڵا دادوەری یاساکانی وەستان و دەست پێکردن بەڕێز کاک شێخ حسێن بەرزنجی قورئان خوێنی نێودەوڵەتی دادوەری یاساکانی دەنگ و ئاواز بەڕێز کاک دکتۆر ئیسماعیل حەسەن دادوەری یاساکانی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆز وسپاسیش بۆ بەشدار بۆ کارمان کاک سەرخێڵ تۆفیق حەمە ئەمین لە عربەت بەشدار بوو لەگەڵمان وسپاسیش بۆ بەڕێز کاک ئیبراهیم معسووم عەلی کە لە شاری هەولێرەوە بەشدار بوو لەگەڵمان سوپاس بۆ هەموو لایەکتان بەخوای گەورە و میهرەبانتان دەسپێرین خوای گەورە یار و یاوەری گژلاک بێتاعەت و عیبادەت و تەقوای هەموو لایەکمان قبوڵ بکات خواتان لەگەڵ